دكتورة ولا ميوان معنا ورجال ما عندي لبوس مينارانا ودكتورة ولا زربت عندي ناس بس بارة تعرف كينو هو معروف الدولية بريبري سنتري بيداغوجيا لزعفر صلاح الدين وأظن جوري هي أظن الجواب بقول باسي بتاعته ما مقدر يجينا كم ما وصلنا أمن يشتغل دودا كاسيدا كاسات على كم نصير بيداغوجي هذا أمن بقول بيداغوجي نكردو تقول كل طرق تدريس يعني معقولة ما وصلت صار في نزاني درس شيء بقول يأخذ السبب يعني وسيو كان موضوع ممكن كل بيداغوجي شجمان زامسين خينا زاكو إصلاح الدين صار كل يوم خينديا دوشان ماستر ما خينديا أو درسين ديسان شجمان كذا بنشين زين كل درس بينه يعني لم هو زيادة أو هذا كحكمة براسية كبنو كساني كبقوم زورنا على زين للدبري طبعا كاتك كل بيداغوجي ريفورم جديدة كاتك لا ما مستعد يعني سطوشتاق لدي غوري باشا أقول يستأخذ البيداغوجي تاني نفسيا بقرأ أو يخلي شهادة مشيدية هل فرقي هي لقى في البيداغوجي باشا كل البيداغوجي شش مرحب ما غير خيني لا پروردهی أو بابين سيستمك لا فنلندا دكتورات من الدورة كردو حاطوا لنا دورة كانت لنا ولا زعفر صلاح الدين زعفر بروتوكيل وزعفر جديدة أو شش موديل يمكن دربات درانا لسه شش ماك دابش يمكن أو شش ماكا لوزارة من بالا لو ماستر دكتوراه خلق إلى رضا فلان دزانن لموديلي پرورده نقل خويندري بالا ده موديلا برنامج ده موديلا ده مانگا بيكين باشا لو ده مانگا چونكا سه موديل كي إضافة كرايا لمدري زائد الموديل شي ICT كردو زاد تخيل لمدري سيكي ديكت سيا زيادة لسه بابت السايكولوجيا لسه مندارات باشا لو أمن بيتا غرب حتى أمغو بيداغوجي نخينا وروش بروش بيبستي ما بأبديتي بيداغوجي روش بروش روش بروش تقنياتي بيداغوجي بمفهومي وزارة التربية بيدرن خليش عندنا يعني أو مصطلحات لكن هندك غريبي شبكينه يعني خلي رجعتني وأنا وتنوع باشا أتوهر علم كتابي تاريخ جغرافيا بهر شبك علم كتابي أوائلي لكل كيف وزوزي لشي سكيلشي باشتها بلا خلي وأنا وتنوع يا بابرين وأنا وتنوع خوي لخوي ده علمك خاصة خوي لخوي ده وأنا وتنوع علمك تايبته أقدر علم النبي أتو علم كيف خوي هي ناري نيجي بلا نازاني درسي بيقول نازاني بيامي بيت بيجيني نازاني كنترول يعني بابرين إدارة ولا كذا إدارة طلبة كيف نازاني ولا طلبة كيف طلبة خيندري لك خوشي كوما بابتها بوردي لنا كل كان بيداغوجي هي ببيت وانا أمال صارانا تابعني كوشش هتسند تيشوش ماندي تسد هتسند كهذا شيء باش لو وقت الناس كي بفيرودة دين نعم بفيرودة دين برا أو كاتمان لي درواتن لبو كدنوي خلكان مالي رانا برا أمن زوزو درم بيخوشا لبرو كوكتم ما مستحق حسن زيجبي في يستي بوي هي كل بيداغوجي ببيني كل وانا ودوم ببيني أجر يدوري باش أجر دو باش تربي أجر سيروش باش تربي وأجر بتواني صار في دوسار أو خلي ببيني زوزو باش تر لسروي كا زوربة أنا يبلين أمام ما مستعينا شش صار ما مستعمل درس نقول توي بقول إنه سكان درش كده وشمينارش يعدنا وجوده سيدا بس تميم مفهوم كتام بتهاي بيرتا لسروي كأنه خود أبديت كيوا خو أبديت كدنا ولا فلي وانا بدنا أمن قلتم دم ودي المخندية لسر پروردهی پیداگوژی شواز درسی دارینوا أو برنامه‌نا سنة أمو درسی پیدارینوا وش برنامه كان آخر تقنی من باسكت بو برنامه درسی دارینوا باوی دارینوا گوگل کلاسروم زوم نازم چیه برنامه كان زور ما مستحق دوکی آوانا
دەستا قەڵبی زۆر باشن بەس ئەوانە هەمووی کلاسیکن کە لە کەنەوە هێشتا زۆر بەمان نەگەیشتنەوە ئاستەش وەکوە ئەدڤانسەکەی چیە مۆدیل نوێیەکەی چییە یەک کۆمەڵە پرۆگرامی هێنایە سەر شاشەی هەرجێمانێنەوە هەرجێمانێنەوە بە فعلیش ئەو پرۆگرامانە زۆر بە ئیستیفادە پێشکەوتن باشە لۆ ئێمە هەرچەند بزانین هێشتا نازانین پێویستە خۆمان فێرکەین چونکە فێربوون زۆر گرنگە لە سەردەمی ئەوڕۆپا نابێ ئەمە خۆمان قوفڵ دەین بۆی برین وەڵا ئەمە تەواوە 6 ساڵ مامۆستامەوە دەرسم بۆ دیتەوە من تەڵەبەکانی هەموو دەرەجەی باشیان هێنایە لە هەمان کاتیشدا من لە کولیەکەی خۆم ئەوائل بوومە نا حتا دەمرین پێویستمان بە فێربوون حتا دەمرین لۆیەکە پیشەی مامۆستایەتی هەڵبژاردیە هەموو ڕۆژە خۆت ئەبدەیتەوە باشترین پیشە هەڵبژاردیە پیرۆزترین پیشەیە دەزان پیشەی مامۆستایەتی هەم بزنسەشی لۆ خۆت دەکەی پارەشی پێ پەیدا دەکەی هەم خێریشت دەگاتێ هەموو جارێک ناقەشە لەگەڵ مەلایەکان دەکەم برم ئیشی مەلەم بۆ پیرۆزترە ئەگۆ لە حەفتەشی 20 دەقا قسە لە بۆ خەڵکی دەکەن بەڵام ئەمە 6-7 ساعات قسە لە بۆ منداڵەشی دەکەین 180 دەبی بەجێمان بکە بەڵام ئینگۆ 120 بەجێتان دەکات 180 بەجێتان لۆیە سەرتان نایشێنم ئەوڕۆکە یەکەم جار مامۆستا ڕۆژان دێتن هەندێک لە ستافەکەمان نوێیە بە خێراتنێکی گەرمیان دەکەین لەوە ناو خێزانی کۆشش ساڵێکی بە گروتین و بە زانست و معریفەتێکی باشەوە بەڕێوە بکەین مامۆستا ڕۆژان ئەوە سیمینارێکی هەیە لەسەر ناسانکۆشش و ستایلی ئیشکردنەوە لە پاشان دکتۆرەوەلا نا چاک دەکرێت دووبارە دەستاخۆش دەست خۆش خۆشحاڵم کە ئەو ساڵی بەرە هەمومان پێکەوە خۆمان ئامادە دەکەین کە بۆکردنەوە قوتابخانە ئینشاڵڵا لە چەند هەفتەی داهاتوو و مامۆستایەکان زۆر بەخێر بێن هیوادارم بتوانین هەمومان بەیەکەوە ئەو ئەمانەتە گەورەی کە لەسەر شارمانە کە منداڵەکانە بتوانین باشترینیان پێشکەوت بکەین و ساڵێکی پڕخێر و بەرەکەت و کاری نوێ جیاواز بکەوە بەڕێ بکەین چەند بابەتێکی کەم بە چەند سلایدێکی کەم ئامادە کردێ لەبەر ئەوەی بەشێکی باش لە ستافەکەی نوێنە ئەو ساڵ هاتینا و بەخێر بێنەبوو ناو خێزانی کۆشش هەمومان ئەو هەستەمان هەبوو کە دەچێت موەسسەسێکی نوێ یان مەکتەبێکی نوێ زۆربەی شوێنەکان نازانی با بڵێن لە چێندەرا کورتەیەکیان هەندێک لێمی دەپرسی لە پاشەوە عەقدتان کرد کرێ خوێندن چەندە چەند زانیاریێکی دەویست چەند سلایدێکم ئامادە کردیە وەکو زانیاریێک با لەلاتان مەکتەبی کۆشش ڕابێن قوتابخانەی کۆشش لە ساڵی 2018 دامەزرایە سەرەتا تەنها پۆلی 1 و 2مان هەبوو بەڵام ئەلحەمدوللا ساڵ بە ساڵ دوای ئەوەی بوونەجێی شانازی داکوبابەکان و سەرکەوتنمان با بڵێن بەدەستی کە پلەی بوو هەر ساڵی یەکەم ئێستاکە ئەو ساڵ بە خۆشحاڵیەوە جگە لە سەفی هەشتەکانشمان دەبنا سەفی پۆلینۆ ئینشاڵڵا ئەوانیش سەربەرزمان دەکەن و باشیان دەبیتن واتە ئێستا لە بەشی باخچە دەست پێ دەکاتەوە پۆلینۆ بەڵێ بە قوتابخانەکەمان مسکەنارە واتە هەشتێکتان هەبیتن تایبەت بە ئەوەی زۆر بڵێن باشە سکەم گەلێک ئەمی ئەزیێت دەدەن بەوەی ئیجازە وەرگرتن تاخیر بوون ئەو شتانە هەمووی تایبەتە بە مسکەناری مسکەنار بەڕێوەبەری قوتابخانەیە عەقدی لەگەڵ مسکەناری دەکەن کێشەتان هەبی هەشتەکە بیتن تایبەتە بە مسکەناری کە ئیدارەمان پێکاتێ لە گەوری هەمومان سەرۆکی ئەنجومەنی قوتابخانەکە هەم خاوەنیشە مامۆستا ئامانجا هەندێک شەی گەورە هەیە یان هەندێک التزامات هەیە بە تایبەتی ئەو شتانە تایبەتە بە مامۆستا ئامانجی لەوێ شت هەیە زۆر بچکۆلانەیە هەنگۆ نابیانی بۆ بڕۆنیان ئەی مەشغولکەنیان ئەو ئامادەنیە هەندێک شتەیە کە تایبەتە بێوی ساڵانە کاتی گرێبەستەکان لەگەڵتان یان گرێبەست نوێکردنەوە دەربارەی پارەیە یان ئەگەر شتەکەوی کێشەشی گەورە بیتن ئینشاڵڵا شتی وان نەبن هەتا ئێستا هیچ حالەتێکی وامان نەبووە ئەوانە تایبەتن بە مامۆستا ئامانجی و دیگە لەوەی ئەو بەخۆشی لەگەڵ من سەرپەرشتی هەموو مؤسسەکەی دەکاتن ئەوە بەخۆم دەزانن یانی زۆربەی با بڵێن لایەنی ئەکادیمی لایەنی پەروەردەیی ئەو شتانە هەمووی دەگەڕێتەوە لای من مامۆستا شتەکەی نامرتاحە شتەکەی مامۆستای ئەگەر حالەتی وا دروست بوو لەگەڵ داکوبابیا و سەرپەرشتیکردنیە پلانتان زۆربەی ئەوانە دەکەم محەممەد پشتیوان یاری دەدەن
تا توزیعەکان دەکرێتن دەگەڕێنەوە با بڵێن کێشەک هەبی یان هەر شتێکیش تایبەت لای مامۆستا محەممەد لای مامۆستا محەممەد سەمەد کە ئەو یاری دەدەن ئەم بدەن یاری دەدەرێت یاری دەدەری بەڕێوە بەدا بەڵام بۆ لەبارەی قوتابیان دوو کاری جیاوازیانەیە هەر ئیشێک کە تایبەت بە ئیدارە ئایدی مامۆستا محەممەد پشتیوانیە هەر ئیشێک تایبەت بە قوتابیان بیتن ئایدی مامۆستا محەممەد سەمەدیان من زەینەب بە خۆتان دەزانن هەموو گرێبەستەکانتان لەگەڵی بووە HR عقد نوێکردنەوەتان لەلایە مەواضعی ئەوەی کە زۆر جار کێشەکتان دێتە ڕێیان دەربارەی عقدیە یان شتێک پێتان ڕادەسپێردرێ بەڵام بە پێی گرێبەستی دەرێ ئاوا نەبووە زۆر ئەو حالەتانەمان کەم بووە دەتانم بلێم نەشمان بووە بەڵام لەبەر ئەوەی هەر ئینسان با بڵێن و احتیاطی خۆیان ئەم کە چ شتێک دەگەڕێنەوە لاچێ نەکبوونە دەچێکن لایەکەچی دیکە عیلاقی بینی نەبیتن و ڕۆژ زۆربەی کێشەکان دەتانم بلێم وەکو سەربازێکی ون کە زۆر دەگەڕێنینەوە لای مزدەینەبی بە تایبەتی ئەم شتێک ئەگەر کاتم نەبیتن یان ئیشەک دەڵێم بڕۆنە لای مزدەینەبی بێنە سەر تەواکەلی کارگێڕی مامۆستا زەردەشت توێژەری کۆمەڵاتیە مز ئازیز ئەوانە هەر سێ توێژەری کۆمەڵاتی و سوپەرڤایزەریشن مامۆستایان لێرە دەتوانم بڵێم کۆشش تاقە قوتابخانەیەکە و دەتوانم بڵێم تەحەدا دەکەم ئەگەر هەر قوتابخانەک هەبی سێ توێژەری هەبیتن لێرە ئەمە سێ توێژەرماندانەیە تەنها لە ئەوەی زیاتر ئەمە پەیوەندێکی باشمان لەگەر داکوبابەکان و لەگەر منداڵەکان هەبیتن هەر یەکە لە تابقی خۆی با بڵێن لە نهۆمی خۆی دەبیتن داوامی ینی لە بەیانی تاوەکو و تەواو دەبینێک بڕواتە سەرتر یان بێتە خوارتر تاشت ئیش ناکات سمارت بۆردەکان ئیش نەکرد تا شەو هەر کێشێک هەبیتن دەچێ لای مستەر ئەحمەدی باشە ئەو ئایتە مامۆستا مستەر عەبدولکەریم لێرە نییە وچ دەچن سەرمانگا نیشتان دەکەنی تێباتن لێ دەروەدەگرن با بڵێ محاسبی قوتابخانەیە مس فاتمە لە خوارێ لە پرزگەیە هەمووتان دەیناسن و دەتانم بڵێم کەسێکی زۆر گرنگی قوتابخانەیە و چەند ساڵیشە لێرێ زۆرترین داکوباب بکە لێ ڕازیە و جێدەستی دایم دیارە و یەکەکە لە بەتەحەموولترین ئینسانەکانی هەتا ئێستا دیتبر ئەو هەموو تەلەفۆنی جواب دەداتەوە لەگەڵ ئەو هەموو مامۆستایی لێ بەخۆ لێرە نییە بەڵام دایمەن باسی دەکەین دکتۆرە هێدی و زەینەب نێرس و دکتۆرە قوتابخانەیە ئەوساڵ نازانم لەگەڵمان بەردەوام دەبن یان نا بەڵام لەبەرەوە چەند ساڵەکە لەگەڵمانن حەزم کرد ئەنگۆ بیان ناسن چونکە لەبەر ئەوەی دەوامیان گۆڕایە سیستەم و کاتی لەبەرەوەی هەنداوان مستەشفای کە دکتۆرە بڕە ئەشکالی ئەوساڵ دەوانێ لۆ دروستبیتن دەوانەشە لەگەڵمان بن کاک جاسم با بڵێن وێنەگری قوتابخانە و لایەنی سۆشیەڵ و ئەوانە هەموو لەلایە و هەر لە بۆ زانیاریتان سبێنێ ئەگەر بەجنسی ڕسمی بێن زۆر باشە لەبەر ئەوەی دەبێ ڕسمی بگرن لە بۆ باج و هەبێ و ئەو شتانە باشە و لە لای مستەر ئەحمەدیش سبێنێ پەنجەمۆرەکانتان لە بۆ ڕسمی ڕۆژانە وەردەگیرێتن هەر شتێکتان هەبی چاڵاچیە دەتانێ ڕسم بگیرێ یان پۆستا یان نووسینە دەیگەڕێنەوە لای کاک جاسمی کارگەروار لێرانە نییە تایبەتە بە هەموو خەدەماتی باخچە و قوتابخانە هەر شتێکی تەکنیکی هەبیتن شتێک گشتێ یان ئەشکالێک هەبیتن مشکلێک شتێکی لایەنی تەکنیکیدا هەبیتن دەگەڕێنە لای کارگەروار باڵەخانە قوتابخانە لەسەر ئەو کەلیمە کوردیانە لۆنگە لە زەحمەتە ئەگەر کەلیمەکان وچوێنێنی لەسەر تابقی پێک دێتن واتر با بڵێن لەسەر نهۆمی ئی خوارەوە پێک هاتیە لاکی بەشی باخچەیە و بەشەکیشی ژووری سینەما ژووری هونەر ژووری زانست ژوورەکان تایبەتن بە قوتابخانە ئەوانە بەڵام وەکو با بڵێن مختەبەرات و ئەوانە هەمووی لە نهۆمی خوارەوەیە باشە و کافتریا لە بۆ نانخواردنیش دووژەمەنانی دەخۆن لەگەڵ قوتابیەکان هەر لە تابقی خوارەیە مامۆستاکان ئەو نوێیەکان لێرە ڕۆژانە دووژەمنانی دەخۆن لەگەڵ منداڵەکان پێکەوە تابقی ئاغریمان هەیە صفیەکەکانی لێ عادەتەن ئەمە پۆلیەکەکان لەوێ دەردادنەی لەبەر ئەوەی گچکەنە و یەکەم ساڵیانە و هەم لە ئیدارەی نێزیکرد هەم زیاتر دەتاین چاودێریان بین گچکەنە هیوەنینە مەسەن ڕۆژانە بزانن جارێ داوام کە نستە تابقی سەرێ و بێنە خوارێ لێ پۆلیەکەکان لە دایم لە نهۆمی خوارێنە و پۆلەکی شدای من کە پێشتر هەشت بۆ ئەو ساڵ بووینە سەفینۆ ئەوانیش لە تابق دەبن لەبەرەوەی گەورەترین و گچکەترین دائیم پێویستە زۆر چاودێریان بین لەوێکە بینایتوانە لای خۆمان کە پۆلیەکانە بەشەکانی دیش وەکو بەشەکتە ئاگادارن بەڵام لە بۆ نوێیەکان بەشی کارگێڕی لێیە ژووری منی لێ ژووری مسکەناری کە ژووری بەڕێوەبەریە ژووری ئیدارەی مامۆستایان هەمان شت لەوێ دەرا پرزگەی لێیە هەر لە
بابلين لبرزقي كدينا لا جوري من زور بجوري من وزي عبد الوطني دبوا خواتر أو إداري ما مستعاني ليه باشا ومكاتب إسراء كان نهم يكفوا ولا كان يدوس سيوسارو جوري كتاب خانة كمبيوتر ليه نهم يدوم كأيريا هولي بين ستاهشتي ليه هنوها جوري كونفرنسي لفوقتيا إيرا جوري كونفرنسي بلا نعمل مادانا كهولي كوشش كردنا كريخي نقطة خانة بشكل أو هاجني بسيارة زور ذكر قصتي خوندن لنا 2,200,000 لبو مكتبة باشا بقيت قصتي جديدة جلو بالك شش بارتية بصوت 20,000 18,000 دينار أو حقي كتابة هي كتابة كان دوات الكواليتي دبين يعني بنتابع وانا زيادة شكل كفرق نحن جرانا لخدرش نحتاج هالسنة دارنا نافرد المعارض لبو مداري 6,000 دينار سالاني 19,000 وبدون قصد دريت لبورتي كم ودوا ما عندنا خواردني بيشتري جواب 6,000 دينار وبلام لو صالوا باكيجا من دالك ده تاني تنفرسي كم يخو اشتراك نكاتن يعني فرسي دوا اشتراك نكاتن ناني نخواتن ناتاني مانجك باري بدأ مانجك باري ندات تكلي بحسابات ونسبيتن وقتها يعني فرصة شي كامل ناني دفوا يعني فرصة شي كامل مثلا ناني نخوا اشتراك نكاتن هموي بدفع صار 120,000 دينار بلام بدون قصدي دريت هاتو تو تاكسي وباسا اللي هما مستعملين عادة لقاء كبيس كان في ذلك دوام دبي توا ببي دورون زيشي منطقة كيس على كده بو طبيعي كما كان دائما يكمل سر مكتبه لبروي بعضنا يكمل صفية ودوسي عدديان للبزور صالنا وخطان بزان داليا كنت بخيني درزي استطون وهاتو أنا دردتي لو إلى بعضنا يدوم كلفولي سارة ودس بيدا كاتن أما صالنا نقبلين يكمل سر آسي خطاب خانة دوري كم تربي توا بولي هنا بولي تار بولي بينس بولي شش حموية كمكان يعني سطح أنجاد أشكال دو مكان أواصل بسجل كلبوان كذلك من دالي الشهيد نا أجر بالي الشهيد بي كسي كان زيترين كسيتي زور زيادة اللودة تريبالام هي زور بي أحالة ثانية دي ماني شهيدة يان باقي الشهيدة صباح أو برندو ليشا لبرو دا كبابا كداوي أهم هاو كاري كشوالكا دائما فاضل وخاونة لبو داشتاني براسي دفعنا دملا هم مكتبة كان زيادة أو تصنيع دا أواني السطر دا خوشكو براما هبي من دالي خوشكو براما زور لمكتبة أجر آقادار بن دائما من دالي دوام سطادا داشتاني لبو درديتن لباقتي أجر لباقتي كيف خمان كمن دالي تقطب خانة عادة 200,000 تخفيزوات تكرير خين اللبوي تنها 2 مليون 200,000 داشتاني لبو براما أجر كتابي نخوش بخاون بدارستي تايبت أو حالة أنا هبيتن سطادا داشتاني لبو درديتن هر ستافرشيش ليرانا كديتا ناو خوشش سطح 25 داشتاني لبو دكريتري خواردنيش مانداني خواردني لبوي 10,000 دينار واتمن دالي ما مستعكان من دالي هر شيء بيتن يعني مديري هر سبيتن أو ليرا أو نبلي فقط دايا هر همو داشتان سطح 25 قديم نوع داشتان شيء دي بولا برو عدد كم بو والمستاب تنها 15 كسي لبو ضل مستال برو ما شاء الله عدد فزوري كديا برو سطح 25 هي لخواردني كش 20,000 مانداني روان داشتان بودم زوستری اقصایی کم لبرای دنیای کم تکی تاویسن. بین سرگشی باقی باکوتی. برای بعد مستوزانه مخاطب دزان برای وقتانه عقدی لگرده کن هشت کن هجی تروجانه یا او بانکان دکای اندس نلای او نسیا من هیا نسیا هر وقت یاد داری برای برای کاری چیه؟ صوت كل عندنا نسيا سباسي دكين كليكم صالي كوشة ولا قلمية ولا هالشيء نتشكيش كبي زي دستيار وما شاء الله يديتن سباسي دكين أو يعني بدري بريو بريا هالكاتب أجر السودان لنا دي دتان بقول لي نسيا مس عاشيش ورسبشني بشي باقسيا بشي باقسيا زوجة عندي تستان بس بتاع خاني عندي إشتام كلام نعرف قصتي خيندي دي روزي 2 مليون كريخين نكي جلبت مكتب لروزي بخورايا سما قابلوا عندها ناخوار من دوجا ماغاني 50,000 دينار سالانه 900,000 ايش بدو قصه دري اما سيستم قطعخانه واتا قصه الكرسي قصه الكرسي دوم ديداتن اگر بيك دفع بداتن داشكانه شي بتداده كري ومن دالك بها ماشي وضعتانيتن لو خوي اشتراك بكا داشتاني اشتراك نكا بلام لروزي لبروي زود بيتكنا بهيز نوعتي برای مقبول نيا داشكاني نكاتن چكزور زادا باباتي دري خواردی نخواه دالك حتى ساعات دوش يشتش بينا بخواتن نتاري همو روجنا نشته ديني اوباني بلي اشتراك نكاتن هاتو تو بها ما سيستم كتابخانه بپی دور نزیکی منطقه که داورت نبود مدلی باقی و مدلی باقی پیش مدلی کتابخانه عادت سواد تکسی پاسه کار نکرد و تو کتابخانه پیکو هات شده.
هەمووش پاسەکان تەکسەکانیش کامێرە تێدایە. داوام قوتابخانە 5 ڕۆژ لە هەفتە داوام دەکرێت دەیشەم تا 5 حەوتوانە دەخوێنرێت لەگەڵ 2 کشو و نانی بەیانی نیوەڕۆژ کاتی داوام لە 8 تا 2 دەقەیە بە پێشتەکەوە ڕێکەتیە پۆلەکانی 1-2 عادەتەن زەدوەنیان زیە لەبەرەوە زۆر ریسکەنە گەورەکانیش زەنجی خۆیان با بڵێین زەڕستی خۆیان هەیە چونکەدانی گەورەکان لەگەر منداڵەکان فێکەڵ بن هەم بەیانێت بازنەی یەکەم 1-2 لە گەورەکان لەگەڵ مامۆستای وەرزشی سوپاسی دەکەین مسلیمان کە ئەو ساڵ ئینشاءالله مامۆستا بوێریش لەگەڵمان دەبیتن دائیمەن وەرمەپەچی دەدەقەییان هەیەلەوەی ئاکتیڤیتیەکی بدەنە منداڵەکان و جەوەکی خۆشیان لەگەڵ بڕەخسێنن چکە عادەتەن منداڵی هیچ کەس وێنان پێویستی بەوەیە جەوەکی خۆشی و دروست بکەی ئەو دەدەست بە خوێندن بکرێت بە هەمان شتیش ساردەکانۆش کتێب دەخوێننەوە سیستەمەکەی وایە دەدەتا زۆر جار هەتە چارێکێکیش دەخایەنی ئەگەر زووتر هاتنەوە هەموو پۆلەکان 4 هەتا 9 لەخوایان کتابی دەخوێنەوە ئەو کوردی بی ئینگلیزی بە عەرەبی بی کێشەمانی گریک ئەوەی 10 دقە تا 15 دقە سبەینەکان پێش ئەوەی بابێن پێش دەستپێکی پرۆسەی خوێندنیان نسچاوان لەگەڵ ئەو ساڵ نسوزان خۆشحاڵیەوە ئەویش سوپەرڤایزەر دەبیتن هەردووچیان لە KG1 و KG2 واتە منداڵی 4 ساڵیەکان لای نسوزانی دەبی منداڵی 5 ساڵیەکانیش ئایدی نسچاوانی دەبی ئەوانە سوپەرڤایزەری باخچەی دەبن. زۆر خۆشحاڵم کە لەگەرتانم ئەوڕۆ ئینشاءالله ئەوڕۆ سبەی بەحەسەب ئەو جەدوەلەی کە دانرایە لۆ ئەوەی پێمان بکرێ ئینشاءالله هەوڵ دەین ئەمناتەن سیستەمەکی تایبەتی خۆم هەیە لە تیچینگ ڕاستە هەندێک شت هەیە پێشکەش دەکەم بابەت هەیە پێشکەش دەکەم بەڵام ڕادەوەستم لێت دەپرسم ئایا تو چت دەوێت چت پێویستە لۆت کەڤەر بکەین چت پێویستە جەختی لەسەر بکەین چونکە بەڕاستی لەوانەیە زۆر پرسیار هەیە لە لای خۆت ئەمن نایزانم ئەگەر ئەتو دەری نەبڕی ئەگەر ئەتو باسی نەکەی ئەمن ناتوانم نازانم لە ناو مێشکت لە ناو دڵت چ هەیە هەتا پێمان بکرێ وەڵامی بدەینەوە بە پێی توانە بە پێی شارەزاییەکانی خۆمان پێش ئەوەی دەست پێ بکەین ئەوەلە مامۆستا بەڕێزەکان باسییان کرد ئەمن ناوم وەلاء دکتۆرام هەیە لە نانۆ فیزیکس لە بریتانیا و ئێستا حالیان بەڕێبەری سنتەری پێداگۆژیمە لە زانکۆی سەلاحەدین و یەکێک بووم لەو کەسانێک کە بەشداریمان کرد لە پرۆسەی پێداگۆژی لۆ ریفۆرمکردنی لۆ گۆڕینی سیستەمی خوێندن لە ناو زانکۆیەکانی کوردستان وەکو مامۆستا ئامانزش باشی کرد کە ئەمە دوو بە تقریبا ما برێن بە 3 ڕاوند بووین بەشداریمان کرد لەو خولە لەوەی پێمان بکرێ سیستەمی خوێندن لە زانکۆیەکانی کوردستان بگۆڕین بەڵام بە خۆتان دەزانن کە ئەو بەڕێزانەی بەشدار دەبن لە پێداگۆژی تەنها نابنە مامۆستا لە زانکۆیەکان و ئەنەما بەشێکی زۆریان مامۆستانە لە قوتابخانەکان ئەوجە بگرە لە کندەرگاردن لە باخچەی منداڵان بگرا هەتا دەگاتەوە سەفی 6 ئیعدادی با بنین پۆڵی 12 ئێستا ناویان لێنیان پۆڵی 12 ئۆکێ لێرە ئەمن زۆرم پێخۆش بوو کە کاک ئامانز ئەو خەڵێ باس کرد چەند فێر دەبی ئەوە کۆتایی فێربوون نییە بەڕێزان ئینسان دائیمەن مرۆڤ دائیمەن دەبی چ بکە دەبی خۆی ئەپدێت بکە نوێگەری بکە ئەمن یەک بخۆم کە دەستم پێ کرد بەشداریم کرد لە پاش تقریبا برێم 15 ساڵ لە وانەوتنەوە لە زانکۆ کە بەشداریم کرد لەو خولەی فنلەندا یەکەم پرسیار لە خۆم کردم ئەمن لۆ بەشدار دەبم باشە من 15 ساڵ خزمەتم هەیە لەوانەوتنەوە یعنی قابلە ئەو خولەی فنلەندە فێرە چم دەکاتن حتا باوەڕتان هەبی یعنی 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش سەفەرەکەمان تەلەفۆنم کرد لە بۆ وەزارەت گوتم ئەم دەمێ سەحب بکەم نامەوێت بێمە ئەو دەورەیە گوتیان ناو شتێکی نوێ فێر دەبی وتم یەڵا با بچم بکەم بزانم چ ڕوو دەدا بخۆشم سەرۆکی ئەو وەفدەی کوردستان بووم کە دەچین گوتیان دکتۆرە تو سەرۆکەکەی نابی بەجێ بێ گوتم یەڵا با بچم ببینم کە چوومە وێندەر لە هەفتەی یەکەمڕا یەکسەر ئەو فکرەی مێشکم کە لەوانەیە هیچ نییە فێر بم لە وێندەر یەکسەر گۆڕا ژینگەی وێندەر فەرقی هەیە تووڵی نوێ هەیە تازە وەکو مامۆستا ئامانز باسی کرد شتی نوێ هەیە لۆ نوێ هەیە لەبەر ئەوەی ئەوان مێشکیان لە وێندەر ئێستا الحەمدوللا ئەو شتەش وا دەستی پێکردیە لە ناو ناوەندەکانی خوێندریمە بخڵقێ و دەست پێ بکە و تێگەیشتنی هەبیتن ئەوان سیقەچی تامیان هەیە متمانەکی باشیان هەیە بەوەی کە مرۆڤ دائیمەن دەبی هەوڵ بدا شتی نوێ فێربی ڕاوەستان نییە ئەوڕۆ تووڵک فێر بووم
معناه ئەوە نیە بەس ئەو تووڵە هەیە لەبەرەوەی ئەمە ئێستا لە عەسری تەکنۆلۆژیە پێم خۆش بوو کە دیتم لە جەدوەلەکە باسی AI دەکەن ژیری دەست کرد Artificial Intelligence ئێستا Artificial Intelligence یەکە کە لەو شتانەی کە وای لێ کردیە هەمومان دەبێت پێ بکەین فکرکەینەوە بیرکەینەوە ئایا ئەوڕۆ Artificial Intelligence ئەو شتەی پێشکەش دەکا ئەو شتم دەداتێ وەکو مرۆڤ باشە تا ئەمن وەکو مرۆڤ لە ئەوی پێم بکرێ بەکاری بینم کو ئەو خۆی ئەپدێت دەکا ڕۆژانە دەبێ بە خۆشم خۆم ئەپدێت کەم ڕۆژانە نوێگەری بکەم لە ستایلی خۆم نوێگەری بکەم لە تێگەیشتنی خۆم نوێگەری بکەم لە بیر و بروچینەکانی خۆم نوێگەری بکەم ئەوانە هەمووی خڕ دەکاتەوە دێتەوە سەر پیشەی خۆت پیشەی تو مامۆستایەتیە کەواتە لێروکانە دەبی لە ئابرازەکانی وانەوتنەوەی خۆشت چ بکەی نوێگەری بکەیت دەبی بزانی کو پلان دابنی لە بۆ بابەتەکانی خۆت کە دەیرێوە بە شێوازێک پێشکەشی دەکەی لە ئاخری دەست پێ دەکەی و هەسەنگاندنەکەی لە بۆ دەکەی لێیە ئەمن ئەوڕۆ هەورمدا باسی وەلەو ئەوە چونکە ئەو ئایئارانە لەسەر ئەوانە ئیش ناکە لەسەر ئەو سمارت بۆردانە هەوڵ دەدەم بەخۆم ئەوەی بکەم ئەوڕۆ باسی ئەسسمنت دەکەین ئەسسمنت یعنی هەڵسەنگاندن بەڕێزان تەقییم کەس هەیە کوردی تێنەگا هیچ مشکلەمانەیە لەوەی تیادێ ینی مشکلەمانەیە ئۆکێ سۆ لێروکانە ئەوڕۆ باسی ئەسسمنت دەکەین هەڵسەنگاندن دەکەین بەڵام پێش ئەوەی بچمەوە سەر ئەسسمنت هەڵسەنگاندن دەمێ پرسیارێکتان لێ بکەم ئەتوو کە ئەوڕۆ وازم هەمووتان پێشتر وانەوتنەوەتان کردی ینی خبرەتان هیچینگ کەس هەیە هیچ پێشتر دەرسی نەگوتی ئۆکێ کە دی ئەوڕۆ دەرسەکت هەیە کو خۆت ئامادە دەکەی لە بۆ دەرسەکە وانەکت هەیە دەتەوێت پێشکەشیکەی ئەوڕۆ بۆ خۆت لە بۆی ئامادە دەکەی بەڵێ مامۆستا بەڵێ لسن پلانتان هەیە ئۆکێ چی تێدایە ئەو لسن پلانە بەڵێ مامۆستا سەرەتاکە پێدایان باش دواتر پلانەکەت کە تێدایە توانێت بوونی دوبارە دەکەین هەندە ئەوتە بچێ ناو ناوەڕۆکەکەی کە پێ کار دەکەین جوانە دەستخۆش چیت کەش مامۆستا بەڵێ ئۆکەی دەستخۆش یەکێک دیکە بەڵێ مامۆستا ئەها دەستخۆش بەڵێ مامۆستا چێژ بەخش بیتن چۆن سەردامیشیان بە ئاسانترین شێوە جوانە کەمترین کاتی بێتان بەشداری بکەنەوە لە پاشان جوانە دەستخۆش بەڵێ مامۆستا کەسێکی دەستمەکان و پێوەکردن لە پاس پێشەوەی دەستەکە بکەیت پێویستە بۆ نمونە یەکەم ڕۆژان کافخانەیە ژووری بۆ بکەیت پێویستە بە شێوەیەک قوتابەکان ئەتراکت بکەیت بۆ خۆت بۆ نمونە بزەیەکی خۆش دەکەی حەرەکەیەکی جوان بە شێوازێکی جوان ئینجا دەست بە بەیانی باشیان دەست بە پلانەکە دەکەی و کلاسەکەت بەڕێ بکەیت جوانە دەستت خۆشبی بەڵێ مامۆستا دانی چالاکی ڕاستە ئەوە شوەیە دەستخۆش دەستخۆش ئەوە خطۆی زۆر ئەساسیە دەستت خۆشبی بەڵێ مامۆستا عەفیا دەستت خۆشبی بەڕێزان کە من باسی پلان دەکەم چەند ستێپی هەیە پلاندانان بەڵێ مامۆستا دەستخۆش زۆر سپاس دەستخۆش هەر جارێک کە باسی پلانمان کردی وڵامە گشتیەکەی یان وڵامە عامەکەیەک لێ دەریان پلان دادەنێم ئەوڕۆ باسی چ دەکەم چ چالاکیەک بەکاردێنم ئەوەندەیە ئەوە وڵامە سەتاسەتەکە نییە بەڕێزان ئەتوو هەر پلانێک کە داتنالۆ دەرسی ئەوڕۆ بابرێن کۆرسی تو مۆنگۆ بە سمستەر دەڕۆن بابرێن سمستەرینگۆ
ده هەفتەیە با فەرزکەین ده هەفتەیە ڕاستە ئەنگۆ لە مەکتەبەکان بڕێک تایبەتمەندی خۆی هەیە کوتابی مامۆستا هەیە و کوتابی هەیە لە کتابی مامۆستا هەمووی باس کردیە تو مامۆستا دەبی لەو هەفتەیە باسی ئەو بابەتەی بکەی ئەو بابەتەی بکەی لەو هەفتەیە ئەو بابەتەی و کەڤەردەکەی بەوەندە کاتی بڕێک ئیشەکەی لە بۆ تو ئاسان کردیە بەڵام ئەوە معنای نییە ئەمە ڕۆبۆتین دەبی لەسەری بڕۆین دەبی هەندێک تەچی خۆشمانی تێدا بیتن دەبی هەندێک ئەمن خۆم تایبەتمەندی خۆم هەیە ئەو تایبەتمەندیە لە چێ وەری دەگرم لە قوتابیەکانی خۆم وەری دەگرم ئەوان حکمم لەسەر دەکەن چه حکم دەکەسە دەکە ئاستی ئەو قوتابیانە بەڕێزان ئاستی قوتابیەکانی خۆم ئەمن ڕۆژ بە ڕۆژ وەچی دەست پێ دەکەم بابەتی دەرس شەرح دەکەم لە بۆ تەڵەبەکانم تایبەتمەندی قوتابیەکانی خۆم ئەمن شارەزا دەبم پلانەکە دانرایە دەرسەکە دانرایە بەڵام لەگەر وەشدا دەبی گۆڕانکاریەکان کە بکەم لەو پلانێک کە دانرایە بە پێی ئاستی قوتابیەکانی خۆم دەزانم قوتابیەکانی من چ ئاستەکن چ شێوازێک لە بۆیان باشە لە بۆ فێربوون بە چ ڕێگایەک فێر دەبن لەسەر ئەساسیی پلانەکەی خۆم دادەنێم کە باسی پلان دەکەین پێش هەموو شتێک دەبی چیە دەبی ئەمن و ئامانجی خۆم بزانم لەو بابەتەی ئەوڕۆ باسی چ دەکەم مثلا بابێنەوە ئینگلیزی ئەوڕۆ باسی ڤێربەکان دەکەی لە ئینگلیزی باسی پاستی دەکەی لە ئینگلیزی شێوازی پاس کووە دەبێت چەند ئامانجێک لە بۆ خۆت دابنێ ئەمن ئامانجی من لە بابەتەکەی ئەوڕۆ قوتابیەکانی خۆم شارەزا بکەم پێیان تێبگەینم پاست معنای چییە دەرسەکەی تو چرە پێقەیە ئەوە دەستت پێ کرد ئامانجەکانت دانا لۆ دەبی ئامانجەکان دیاری بکەین لۆ دەبی ئامانجەکان دیاری بکەین سەبەب چییە دەبی ئامانجەکان دیاری بکەین هەتا ئەمن بزانم ئاوتکەمم چییە دەرئەنجامی فێربوونی ئەوڕۆ چییە ئەمن دە هەفتەم هەیە لە بۆ هەمووانم دیزاین کردیە ئەوە it's a story ئەوە ستێپی یەکەمە بەڵام ستێپی دووەم لەوی تایبەتترە ئامانجی سەرەتاییت هەیە ئامانجە سەرەتاییەکە چییە کە ئەمن لە دوای ده هەفتە دەوانە وتنەوە لە بۆ قوتابیان ئەمن ئەوەی بەدەستدەینم ئەوەی بەدەستدەینم ئەوەی بەدەستدەینم ئەوە ئامانجە گەورەکانە ئامانجە سەرەکیەکانە بەڵام وەرە ئەتو تایبەتی بکە تەسچی بکەوە تەسکردنەوەکە و تایبەتمەندیکردنەوەکە لە چێ دەست پێ دەکاتن هەر دەرسەک ئامانجی تایبەتی خۆی هەیە دەرئەنجامی فێربوون لێرنینگ ئاوتکەمی تایبەتی خۆی هەیە دەبی ئەمە ڕەچاوی بکەم باشە زانیم ئامانجەکەی من چییە و لە مێشتی خۆم دامنایە ئەو لێرنینگ ئاوتەکەمەکانی من ئەو بابەت ئەو خاڵە و ئەو خاڵە دەبیتن شەرت نییە زۆر خاڵ بیتن لەوانەیە دوو خاڵ بیتم لێرنینگ ئاوتەکەمی تو زۆر تەبیعیە زۆر ئەتیادیە قورسایی بابەتەکەی تو حکم دەکە بابەتی وانەی یەکەمە وانەی دووەمە وانەی سێیەمە ئەویش حکم دەکە قورسی تەسەلسولی بابەتەکان ئێستا مەتەڵەن کە باسی پاستمان کرد ڤێربی پاستمان کرد ئایا من چەند دەرسم پێویستە هەتا ڤێربی پاست کەڤەر بکەم کەواتە لێرنینگ ئاوتکەمم مەسەلەن 4 دەرسم پێویستە هەتا ڤێربی پاست کەڤەر بکەم لە بۆ تەڵەبەکانم کەواتە لێرنینگ ئاوتکەمی من لە دەرسی یەکەم خەفیفترە ها بەراورد بە چێ بە دەرسی چارەم کە ئەمن هەموو شتێکم دا تەڵەبەکانی خۆم ئێستا لە دەرسی چارەم پێویستە لێرنینگ ئاوتکەمەکانی من بەرز ببتەوە لەگەری وازحە بەڕێزان کەواتە لێرە پلانەکەم دانا ئامانجەکەی خۆمزانی لێرنینگ ئاوتکەمەکانی خۆمزانی بە پێی ئامانج و بە پێی لێرنینگ ئاوتکەمەکانی خۆم دێم دەرسەکەی خۆم دیزاین دەکەم کو دیزاین دەرسەکەی دەکەم کو دەست پێ دەکەم چ ئیگزامپڵێک دەدەمە تەڵەبەکانم چ چالاکیەک دەکەم لەگەڵ تەڵەبەکانم ئایا هەموو ڕۆژێ دەبێ ئەمە چالاکی بکەم لەگەڵ تەڵەبەی ئەمە باسی ستودنت سنتەر دەکەین ئایا پێویستە من هەموو ڕۆژی چالاکی بکەم لەگەڵ تەڵەبەی مامۆستا ڕۆژێ چالاکی هەبێ خوێندکارە مامۆستا وەکو پاڵپشتیکار و هاوکار بێ لەگەڵ ئەو قوتابیە یارمەتی بدا کەوا بە گروپات بە شێوەی گروپات چەند گروپێک لە پۆلەکەی دروستکە هەرێک لەو گروپانە هەرچی خۆیان هەبێت دائیمەن بی یعنی 24 کاش بێ یعنی کۆنتاکتت هەبێ لەگەڵ خوێندکاری وە بتوانی بە باشترین شێوە زانیاری بگەین نەک مامۆستا وەکو دەفرەکی بەتاڵی کاتە ناو خوێندکار تەماشای مامۆستای بکا وەکو زانیاریە یعنی وەکو ئەنسیکلۆپیدیایە تەماشای دەبی هاوکار بی پاڵپشتیکەر بی ببیتە سەنتەر دەست خۆش بی زۆر سپاس وڵامەکی دیکەمان هەیە ئایا پێویستە ئایا زەڕورە ئایا دەبی ئەمن هەموو ڕۆژێ چالاکی بکەم بە تەڵەبەی هەموو
خۆش ساڵات کردە پێم وایە شتەکە دەکەوتن لەوادەبی یعنی ناکە شتێکی جیاواز لۆی هەم بە حەماسەوە تەمشا بکە بە حەماسەوە تێکەڵ شتەکان بی یعنی هەر خۆی دوو دەبی لەبەرەوەی دەکەوتن هەموو ڕۆژێ شتەکان دووبارە دەکەوە هەرچەند ساڵاتێکە جیاوازیش بی بەس بێزار دەکرێت هەم ڕۆژێ ئاکتیڤ بی ئەوە چ لەکن تەڵەبەی دەکا ئەگەر ئەمن هەموو ڕۆژێ ئەرکە زۆرەکەی بدەمە سەر تەڵەبەی هەموو ڕۆژێ بەوی چالاکی بکەم تەڵەبەی بێزار دەکا بەڕێزان اوكي كباسي ستودنت سنتر دكين ولا هو اتس انذر ستوري بلام خلينا كبا كورتي بازكم كباسي ستودنت سنتر دكين معناه اونيه من همروجي درسك يخوم هبي بكم سالاتشي باش من باسي فيربي باس دك جاري طلب 1000 بايا كاين ازانيت لدرسيه كم ام بتسالاتشي دبوي باس كم هي تشينيه كليلكاني لكنيه كليلكاني لكن بيتو كودتواني بتي تحقيقاته وبزاني كاما كليل كاما دركي دكاتوا جاري يكم ببخوم لبوي شرح كم أو بيكنا قاعدة خاصة جماعتي ساينس كباسي ماثماتيكو ساينس دكين تأكيد استأو مشكلة ديتا بيشتان كبيت دريرا هم روجي لبون بكتالاتشي لواني تبري من ناتانم هم روجي بكمتالاتشي أو طبيعية زور اعتيادية زور طبيعية بخشي منطقية يعني ريقاية راسك أو هاي توي كم زار دبي 1000 بايكي بدا يقتابيكا برنسبل سرچیەکە قاعدە سەرچیەکە یاسایە سەرچیەکە لە بۆش بە کوردی بە عەربی بە ئینگلیزی بە کۆمەڵایەتی بە هەموو دەرسەکانەوە بەڕێزان یەکەم جار دەبی ئەمن قاعدە سەرچیەکەی لە بۆ شەڕحکەم باسی بابەتە سەرچیەکەی لە بۆ بکەم دوایە وەرە لە ڕۆژی دووەمی لە ڕۆژی سێیەمی لە ڕۆژی چارەمی دەیکەمە چالاکی لەبۆی هەتا وای لێ بکەم چ بکە تێبگە لە جێبەجێکردنی ئەو یاسایە کە ئەتودایتێ application پێدەگۆتری ئەوە جێبەجێکردنی یاسایەکە لە ڕێگای چالاکی ئەوە تەواوە باشە لۆ سەبەب چییە تەماشایەکی ئەو ڕسمەی بکەین وەلە زۆر سافش نییە تەماشایەکی ئەو ڕسمەی دەکەین کوولێ تێدەگەین ئەو ڕسمە ئەگەر تەماشایەکی بخینین دەرێ for a first election everybody has to take the same exam please climb that tree دەری ئەمن لۆ ئەوەی فێر بم لەگەر هەمووتان عادل بم یەکسانی و عەدالەت بەکاربینم پێویستە هەمووتان نەفسی جۆری ئیمتیحان بەکاربینم یعنی هەمان شێوازی ئیگزام هەمان شێوازی تاقیدنەوە لەگەر هەمووتان پەیڕەو بکەم هەمووشتان دەبی چ بکەن بەسە ئەو دارەی بکەون ئەوە ماسیە we have فقمە ئەوەش بەطریقە ئەوەش مەیمونە ئەوەش بەردە ئەوەش فیلە ئەلەفەنتە دەستخۆش کو ئەمە ڕێگای جیاواز بەکاردەینین لەگە قوتابیەکانمان هەتا تێبگەن کەواتە دەبی ڕێگای جیاوازش لەگە قوتابیەکانم بەکاربینم لە کاتی چ لە کاتی ئیگزام لە کاتی هەڵسەنگاندن تازە باسی پلانم پلانەکە ئامانجە لێرنینگ ئاوتکەمە ئەو ئەکتیڤیتی و شێوازەی کە ئەمەم بەکاری دەینم هەتا بابەتەکەی دەرێمەوە یەک لە مامۆستا بەڕێزەکان باسی کرد گوتی دەبی ئەمن تێست کەم بزانم ئەو ئامانج و لێرنینگ ئاوتکەمانەی کە ئەمن لە بیدایەتی دەرسەکەی باسم کرد دەمەوێت جێبەجێ بکەم ئایا جێبەجێم کردیە کو دەزانم کو دەتوانم حکم بکەم ئایا جێبەجێم کردیە لە ڕێگای ئیگزامەوە ئەوجا کە باسی ئیگزام دەکەین شەرت نییە هەم ڕۆژی بە وەرەقە و قەلەم یەڵڵا تەڵەبەی ناوەڕق و قەلەمەکی دەربینی ئیمتیحان دەکەین نەخێر جاری وەها یەک پرسیار دەکەی لە بۆ تەڵەبە شەفەهیە پرسیارێکی شەفەهیە ڤێربەڵە ئەوە لە بۆت حکم دەکا ئایا تەڵەبەکانی تو تێگەیشتن لە بابەتی ئەوڕۆ یان پێویستیان بە هەندێک زیاتر هەیە لە ئەوەی تێبگەن بە تەواوەتی کەس پرسیاری هەتا ئێرە کەس پرسیاری هەیە کۆمنتێکی هەیە هەر چ کاتێک پرسیارە شتێکتان هەیە ئۆکەی دەستی خۆتان بەرزکەن و وەردەگرین پرسیارەکان ئۆکەی بەڕێزان باش کەواتە لێرە ئیدوکیشن سیستەمیمە هەتا ئێستا بۆ شێوازی ڕۆیشتیە بەداخەوە بۆ شێوازی ڕۆیشتیە بەڵام ئینشاءڵڵا یعنی ئەگەر بەراوردی بکەین بە 10 ساڵی پێش ئێستا فەرقی کردیە تا ڕادەیەک ئێستا ینی مەکتەبەکان زانکۆیەکان بەڕەو تەوەجوهی نوێ دەڕوا بەڕەو شێوازی نوێ دەڕوا ینی هەوڵدرایە ئەنەهو ئەو ڕتمە تەقلیدیە کلاسیکی هەبوو پێشتر لە خوێن سەبر نەمینێتەوە سو ئەوەش خۆشبەختانە شتەچی باشە و لەو ئەوەی وای لێ بکاتن ئینسان زیاتر ئەوەی هەبیتن هۆپی هەبیتن ئەمەلی هەبیتن ئەنە شتەکان دەگۆڕێت باشە ئەگەر بین بپرسین لە خۆمان ئەسسمەنت چییە هەڵسەنگاندن چییە
پێناسەکی بەسیتی ئەسسمەند بکە لە بۆ من کولی تێدەگەی یاڵە بەڕێزان هەڵسەنگاندن چییە؟ بەڵێ مامۆستا ئەنجامەک لە دوای پرۆسەی فێربوون دەکرێتن جوانە دەست خۆش دەست خۆش بی زۆر سپاس کە تازە باسی ئامانجمان کرد مامۆستا لەگەر ئەوەی ڕەبتی کردەوە دەست خۆش بی زۆر مەمنون چیت کەش بەڕێزان کو باسی ئەسسمەند دەکەین بەڵێ مامۆستا عەفو تێنەگەیشتم عەفیە دەستخۆش پێوانەکردنی ئەو زانیاریانەی کە ئەتوو مەسەلەن دایتە یەکێکی چیت کەش بەڕێزان کو لە بۆی دەڕوێنی باشە هیچ فەرق هەیە ئەگەر بین ئەمە ئیڤالوێشنمان کرد یان جەجمان کرد لەسەر شتێکی هەڵسەنگاندنمان لە بۆ کرد یان حکممان لەسەردا هیچ فەرق هەیە لە مابەینیان شێوازێک فەرق هەیە ئێستا مەثەلەن ئەگەر برێن ئەمە لێروکانە ئیڤالوێشنی شتێکمان کرد وایە هەستاین جەجمان کرد لەسەر ئەو ئیڤالوێشنە حکممان لەسەردا هیچ فەرق دەکات لە مابەینیان بەڵێ مامۆستا حکمت لەسەردا ئۆکەی وایە لەوانەیە دەست خۆش تەمام زۆر باشە دەست خۆش چیت کەش بەڕێزان زۆر باشە کەواتە ئەمن یەکەم جار لێروکانە ئەو ئیڤالوێشنە ستێپی یەکەمە بە شێوازێک دەیکەین العەفو ئێستا دێن باسی دەکەین ئیڤالوێشنەکە کە کرا هەتا دەگەمەوە چێن دەگەمەوە جەج حکومدان بڕیاردان بەڵام ئەو بڕیارە نادەم ئەگەر ئیڤالوێشنەکەم نەکرد پێشتر کەواتە لێرە ئەگەر بێم پێناسەکی یعنی عامی ئەسسمەند بکەین یەکەم جار ئەتوو دەتوانی چ بکەی حکم دەدەی بڕیار دەدەی لەسەر ئەو شتە قیمەتەکەی چەندە بۆ چەندەکە ئەگەر بێن بە عامش باسکەین هەر دەتوانین لە سەپارەش تەقیمی بکەین لەسەر مەثەلەن حکمدانە دەچی شتێکی دەکڕی دەمەشا دەکەی دەریاوە شتە بە چەندە دەیکڕم کەواتە تو هەڵسەنگانی لە بۆ دەکەی دوایە پاشەوی لۆ ئەوەی چ بکەی جەجکردنەکە حکمدانەکە لەسەر ئەسسمەنتەکە ئەوە ڤالوی قیمەتەکەت لە بۆ زیاد دەکاتن باشە بەڕێزان کەواتە لێروکانە پرۆسەی ئەسسمەنت هەردووچی دەگرتەوە کو ئەم دەست پێ دەکەم ئیڤالوێشن دەکەم یەکەم جار دوایە سەبر دەمخاتەوە چێندەر دەماتەوە چێندەر دەماتەوە ئەوەی کە پێم بکرێ حکم بدەم بڕیار بدەم لەسەر ئەوەی ئایا لێرنینگ ئاوتکەمەکەەوەی مامۆستا بەڕێزەی تازە باسی کرد لێرنینگ ئاوتکەمەکەی خۆم ئەیمەکەی خۆم کە ئەوڕۆ دەمەوێت بیکەم لەو دەرسەیە ئایا کردیت یان نەمکردیە ئەوە بە شێوەیەکی مختصر هەر جارێکە ویستمان باسی ئەسسمەند بکەین باشە وەرە ئەو جارە ڕەبتی بکە بە ئیدوکیشن با ڕەبتی بکەین بە ئیدوکیشن لۆ چکەمە قوتابیمان هەیە دەرسمان هەیە بابەتمان هەیە دەمانەوەی ڕەبتی بکەین دایرەکتلی بە ئیدوکیشن کەواتە لێروکانە سپسیفیکلی با تعریفەکیشی کەینەوە زیاتر چ دەکاتن variety of methods and tool کە بەکارت هیدایە شێوازە جیاوازەکان میثۆدە جیاوازەکان توڵە جیاوازەکان ئامرازە جیاوازەکان کە ئەمن بەکارم هینایە وەکو ئیدوکەیتەر وەکو فاسیلتەیتەر لۆ ئەوەی چ بکەم یەکێک لە مامۆستا بەڕێزەکان تازە باسی کرد گوتی مێژەری دەکا قیاسی دەکا لۆ ئەوەی ئیڤالوێت و مەژەری هەر دوکیمنتێک بکەم هەر ئەداءەک بکەم هەر بابەتێک بکەم کە تەڵەبا لە ناو سەف کردیتی لە ناو کلاس کردیتی لۆ ئەوەی پێم بکرێت چ بکەم حکم بکەم لەسەر ئەوەی ئایا تەڵەبەکە ئێستا حازرە لە ڕووی ئەکادیمی تێگەیشتیە لە ئەوەی دەرسی یەکەم تەواو بستەوە سەر دەرسی دووەم بستەوە دەرسی سێیەم بستەوە دەرسی چارەم پێنجەم لە قۆناغی یەک بستەوە قۆناغی دوو بستەوە قۆناغی سێ و هاکەدا ئەو شەهادەی کە وەردەگری تەڵەبەکە لە چێ وەریگرتیە لەسەر چه ئەساسێک وەریگرتیە سەرتیفیکەیت
لەسەر ئەساسە وەرگرتیە لەسەر ئەساسی هەڵسەنگاندنی تو وەکو مامۆستا پاش ئەنجامدانی چەند میثۆدەک و ڤەرایەتی تیچین تووڵەکت بەکارهێنایە چەند تێرمەچی ئیدوکیشنت دای تێ هەڵسەنگاندنی جیاوازت لە بۆ کردیە بڕیارتدایە کە ئەو قوتابیە ئێستا لە قۆناغی یەک بستەوە قۆناغی دوو ئەو هاعتیباتی ناکرێ بەڕێزان لەبەرەوەی ئەتوو بڕیارتدا ئەو تەڵەبەی ئێستا حازرە ئەو شتانەی کە پێویستە لە قۆناغی یەکوەری بگریتن لە مێشتی بچەسپێتن کردیتی و تەواوی کردیە و چووتەوە قۆناغی دوو بەڵێ مامۆستا لا كو يعني وكو فيدباك قصدت لبو صف شهادك قصدت يعني كو فيدباك لبو أو يعني بون مناسبة رجاء جواز من هي لبو وانا متنوع لو أنا أمن أو رجاء مية بكاري دينم تبينم out learning outcome كتم راست فيدباك كتبي لها ما تشتغل لبوهم كأو رجاء باشا ينخدم أكيد أما زارك قلت تازا قلتم بيجا ما قلتم أما كباسي learning outcome دكم learning outcome أو جاءتو لبابته یان وەچی مامۆستا تازە باز دەکات دەیەوێ ڕێگایەکی نوێ بەکاربێنی دەیەوێ شێوازێک یان تووڵێکی نوێ بەکاردەینیتن لێ دائیمەن دەبێت و ئەو فیدباگە ئەوە مامۆستای زیرەک و جددی و ئەوانەی کوبرێت چالاکەکان زۆر بەکاری دەینن هەندێک مامۆستا دێنا لە دەرێ کردیتم و تەواو و با بڕوە طلبەتی گەیشتێ دەگەیشت کەیفی خۆتی بەڵام ئەو فیدباگە بالفعل شتێکی زۆر مهمە ئێستا ئینشاڵڵا گە پێڕاگەیشتین لە ئەخیری باسی دەکەم لە بۆتان یەکە کە لەو شتانەیە کە زۆر گرنگە مامۆستا بە بەردەوام بیکە لۆ ئەوەی هەڵسەنگاندن پێش ئەوەی لۆ تەڵەبان بکا لۆ خۆیتی پێش ئەوەی لۆ تەڵەبەی بیتن لۆ خۆیتی ئایا شێوازی وانەوتنەوە کەم شەڕحکردنەکەم باش بوو تەڵەبەکان لە تووڵەکەی من تێگەیشتینە ئەو شێوازم بەکارهێنایە باشتر بوو یان شێوازی یەکەم باشتر بوو بەڵام ئەنگۆ دەبی حساب لە بۆ شتێکی بکەم بەڕێزان ئەتوو تەعامل دەکەی لەگەر قوتابیەک کە بڕێک تەمەنی گچکەیە یعنی تۆ وەرە بەراوردی تەڵەبەی سەفی یەک بکە لەگەر نۆ زۆر فەرقی هەیە بەخۆشت وا بزانم هەستی پێ دەکەی یەک لەگە دوو فەرقی هەیە دوو لەگە سێ فەرقی هەیە سێ لەگە چار فەرقی هەیە دەبی حتا لە شێوازی دیزاینکردنی هەڵسەنگاندنەکانی خۆت ئەوەش دەبی ئاگات لێبی ئەو دەبی ئەو بەراوردە ئەو جیاوازەیەکی هەیە لە نێوانیان دەبی زۆر زۆر ڕەچاو بکەی لە کاتی دیزاینکردنی مەسەلەن ئەگەر ئەتو تەڵەبەکت هەیە لە مەرحەلە لە بابەتەکەی تو لە قۆناغی یەکە یان قۆناغی دووە یان قۆناغی سێیە طلبەکانی یەک بە حتا چارش وەڵڵا لە یەک هەتا چار بگرە دائیمەن پێی خۆشە ئەگەر لە کاتی وانەوتنەوەکە یان لە کاتی هەڵسەنگاندنەکە ئەو شتێک کە پێشکەشی دەکەی لە بۆوی زۆر ڕەنگا و ڕەنگ بیتن زۆر ڕسمی تێدا بیتن زۆر مۆشینی تێدابی حرەکەی تێدا بیتن وەرە بەراوردی بکە بە قوتابی سەفی شەشە هەفتە هەشتە نۆیە ئەو ئەگەر هەمووی تەکست بیتن یعنی هەمووی نووسینیش بیتن ئەتیادی لەکنەوی هذا لا يعني أنه دەبی ڕسم شتی و های تێدا نەبی دەبی تێدا بیتن بەڵام بەو ڕێژە زۆرەی نییە وەکو بەراورد بە قوتابیانی سەفی یەک هەتا چار با برێن فدەبی ئەمن وەکو مامۆستا لە مێشتی خۆشم دابنێم ئەگەر لەوانەیە ئێستا پرسیار بکە برێت قوتابی سەفی یەکە سەفی دووە من کو فیدباک لێ وەردەگرم زەحمەتە فیدباک وەرگرتن لە قوتابی یەک و دوو وایە لەوانەیە ئەو دیارە دێتە مێشکرد یان یەکسە دەرێ ئەوە جارێ من دارە هیچ نازانیتن ئەمە کو فیدباکی لێ وەربگرم نەخێر بەڕێزان دەبی هەمووی دەبی حتا کندەرگاردن باسی کندەرگاردن باسی کەیجیوان و کەیجی تو ناکەمانەی زۆر مندارەکەنە یعنی ئەوەی حەضانەوە ئەوەی بڕێک بەرزتر دەتوانین فیدباک لێ وەرگری ڕێگا زۆر هەیە ئەگەر بە تووڵش بیتن بە ڤێربەڵی بیتن دەتوانی دوو برسیاری بەسیط دوو شتی بەسیطی پێشکەش بکەی و لەسەر ئەساسیوی فیدباکەکەی وەرگری ئەوە چی گوتمان لە بۆ مامۆستایانێک کە چالاکن کە حەز دەکەن دائیمەن خۆیان تەطویر بکەن ناوە دەرسێک دوو دەرس ڕاوەستە فیدباک لە تەڵەبەکان وەرگرە ئێستا ئینشاڵڵا دوایە هەندێک توولتان پێشان دەدەم کو دەتوانی فیدباکی خۆش وەکو گەیمە هەم یعنی وەکو گەمەیە لە هەمان کاتشدا یعنی دەتوانی فیدباکێکی جوان لە قوتابیەکان وەربگری و وەلەو نامێ ئەوشتەی بسووتێنم ئینشاڵڵا دکتۆر هەمداد لۆتان باز دەکە لەگە مامۆستا سەنگەر AI زۆر شتی لە بۆمە ئاسان کردیە بەڕێزان یعنی بەجددی ئارتفیشەل ئینتەلیجنسی خاستەن لە بۆ ئەو بەڕێزانەی کە نوێنە لەوانەوتنەوە هەندێک پلاتفۆرم هەیە ئارتفیشەل ئینتەلیجنسی ئێستا داینایە دەزانیت چییە حتا بە کوردیشە یعنی کوردی و عەرەبی و ئینگلیزیە
پێبرێ دەرسەکەم لە بۆ پلانی دەرسەکەم لە بۆ دابنێ مەسەلەن دەرێ پلانی دەرسی کۆمەڵایەتیم لە بۆ بکە کێشوەرەکان باشە دەرێ پلانی دەرسەکەم لە بۆ دابنێ هی کۆمەڵایەتی بەڕەچاوکردنی چالاکیەکان بەرەچاوکردنی هەڵسەنگاندنەکان بە دانانی چەند پرسیار و بیدێ مثلەن چاپتەرەکەی خۆت بەشەکەی خۆت ئەوی کە لە کێشوەرەکانە کە لە مەنهەجینگۆ ئەکید ئەنگۆ هەیتان بە PDF و بەوانە لە بۆی ئەپلۆدکە بیدێ باوەڕت هەبی دەرسێکی هەند جوانت لە بۆ حازر دەکا پێ دەرێت چالاکیەکان ئەوها بکە لەوەندە دقە ها پێشی برێ دەرسەکەی من 45 دقەیە مەسەلەن دەرسێکی هەند جوانت لە بۆ حازر دەکا دەرێت لۆ 45 دقە 5 دقە ئەوها دەست پێ بکە 10 دقە ئەوها بکە 5 دقە ئەوها بکە 5 دقە ئەوها بکە لە ئاخری هەڵسەنگاندنەکانی خۆشت ئەوها بکە و ئەوە پرسیارەکانتانە ئەمن نارێم سەتاسەد پشتی پێ ببەستە بەڵام فکری لێ وەرگرە ئیشت لە بۆ ئاسان دەکە لە باتەوەیدان چالاکی و ئەو ئیشانەی کە ئەمن کردم لەگە قوتابیەکانی خۆم توانی قوتابیەکانی من بەکاری بینیتن لە ئەنجامدانیان لە جوابدان لەسەر هەڵسەنگاندنەکەی خۆم ئەوە یوزەکەیتی Is it usable؟ توانی فعلا هەڵسەنگاندنی ئەوم لە بۆ بکە تەڵەبەکەی من تێگەیشتیە لە بابەتەکەی من یان تێنەگەیشتیە ئەوانە ئەو شتانە زۆر سەرچینە بەڕێزان ئەو بەس لە بۆ تەڵەبەی بابرێم کندرگاردن و تەڵەبەی بنەڕەتی نییە ئەوە هەتا لە بۆ تەڵەبەی کولیە دەگونجێ ئەوە ئەسڵەن لە بۆ تەڵەبەی کۆلێژ ئەو شتانەمان هەموو شەڕح کردیە لە کاتی دیزاینی هەڵسەنگاندنەکان هەتا ئێستا کەس پرسیاری هەیە؟ ئۆکێ باش پرسیارێکی عاممان هەیە دەرێتن ئەمن لۆ پێویستە هەڵسەنگاندنی قوتابیەکانی خۆم بکەم تازە باسمان کرد وتمان یەک لەو شتانەی کە پێویستە ئەمە هەڵسەنگاندنی تەڵەبەی خۆمان بکەین بزانین ئایا قوتابەکەی تو تێگەیشتیە لە بابەتەکە یان نە چی بکەش بەڕێزان هیچ فەرقەکەی ئەو مەدەبێنە عەفیا ڕۆژانە عەدەی فەرقەکەی شتە جوڵتێنێ ئەمەوە بچینە شەڕ کەمە تاعرف دەکەی بێبزانم چ جیاوازێکی چ فەرقەکەی ئەوڕۆ لەگەر لە تەڵەبەیان لە بخۆت بەزەبەت دەستخۆش کە خاڵە گرنگە لە بۆ قوتابیەکەیە ئایا هیچ پرۆگرێسێک ڕوویدا هیچ تەطویرەک ڕوویدا لە ئاستی تەڵەبەکانی من لە دەرسی یەکەم لەگە دووەم لەگە سێیەم باشە ئەمن ئەگە لە دەرسی یەکەم هیچ نەکەم لۆ قوتابیانم بڕۆم 6 دەرسی دیکە لە دەرسی شەشەم یەڵە دانشم هەڵسەنگاندنێک بکەم لە بۆ قوتابیانم هیچ ناتانم قیاسکەم لێرە وایە تەڵەبە هەیە زیرەکە هەموو ڕۆژی زیرەکە بەڵام تەڵەبە هەیە لەوانەیە ڕۆژ یەکەم زۆر باش نەبی جارێ بە باشی تێنەگەیشتی لە بابەتەکە بەڵام وەرە بەراوردی بکە لەگەڵ ڕۆژی شەشەم دەبینی هەست دەکەی دەبینی فەرقەچی کردیە هەیە بەعکسەوەش بەڕێزان هەیە دەبینی ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم زۆر زیرەکە بەڵام وەرە بگەنە بابەتی شەشەم یان بابەتی هەفتەم دەبینی ئاستی هاتە خوارێ ئەو جارە بالعکسە کەواتە لێر و کانە هەڵسەنگاندنی بەردەوام یەکەم ئیندیکەیتەرە یەکەم تەشیرە مؤشرە دەداتێ لەسەر ئەوەی ئاستی تەڵابەکان جیاواز بکەیت ئایا بەرەو باش دەڕوا یان بەرەو خراپ دەڕواتن چیت کەش بەڕێزان چیت کەش حس ناکەن ڕوحی بەڵێ ڕۆژانە ئاخی زەخە شتێکیانێ دەپرسیتن بۆنە لە دەرسی خۆکە خوێندنەوە بوو کوردی پۆلیسیە بوو بەڵێ ئەم بۆ دەزانم بۆچی چیرە بچی لە بۆم بجێتەوە تێگەیشتینە شتە سەرەکیجان ئەهەمیان دەبوت ئەوەی کە نەی دەبوت یا مەساڵی هەڵبستان نەی دەزانی دووبارە مەسیدەوە نەک ئەم شەشەم ڕۆژە کەسیان فێر نەبوویان لۆی ڕۆژانەوە زۆر گرنگە یان بابەتەکە قورسە پێویستی پێ هەیە ڕۆژە شکەش لەسەری سەرف بکەم هەتا تەڵەبەکەی من زیاتر تێبگاتن لە بابەتەکە باشە بەڕێزان ئەوە زۆر بهیمە هەڵسەنگاندن ئیلا حەدن ما چیت کەش زیاد دەکەن لە نێوان تەڵەبان کۆمپەتیشن منافەسە دێ تەڵەبا پێی خۆشە خاستەن ئەت باسی تەمەنێک دەکەی ئەو تەمەنە منافەسە لە کنی زۆر بهیمە بەڕێزان کەواتە لێر و کانە کاتن تەڵەبەکان منافەسە لە مابینی خۆیان دەکەن ئەوڕۆ سەمزابەکت لۆ یەکەچیان کرد چەپڵەکت لۆ یەکیان لێدا دەستت خۆشیەکت کرد لە یەکەچیان ئەوە خۆشە ئەو فیلینگە ئەو شعورە طلبان برز دبتو روج بروج لام قتابيان فايشي لسر بك استغلال يبكى الكلمه الطيبه صدقه دس خوشي تبللي دانك خو هيت بارشي لسر ناكريتن و بري درزكت لبو زياده كم شي او روس دلسه دايور دغريتن
وەکو نوع تەشجیعەکە لە بۆ قوتابیان ئەوەش خۆشە خاصەتەن ئەمە باسی ئەو تەمەنەی دەکەین کە ئەو شتە مۆتیڤەیتەرە لە بۆ تایبان کەواتە ئەگەر بێن وەچ ئێوەی بەڕێز باستان کرد دەتوانین بەراورد بکەین لە مابەینی قوتابیان ئاستی قوتابیەکانمان لە بۆ دەکاتن شتێکی دیکەشمان هەیە تووسی ئایا وەچی باسمان کرد ئایا تەڵەبەکانی تو ئەوڕۆ ئەو ئیشەی کە تو پێویستت پێ هەیە لەگەریان ئەچیڤ بکەی particular basic things کە ئەتو لێروکانە ئەوڕۆ بەتەمایە لەگە قوتابیەکانی خۆت ئەچیڤ بکەی کردیتت یان نەتکردیە ئەتو قوتابیەکان حازرن بچن شتێکی زەحمەتتر و قورستر بخینن لەوانەیە تەڵەبەکەی تو هێشتا باسی پلەست لە بۆ کردیە بەڵام دەبینی تەڵەبەکەی تو هێشتان پلەسەکەی بە جوانی پلەسی دوو ڕەقەمی بابرێن یان پلەسی یەک ڕەقەمی هێشتان تەڵەبەکەی تو پلەسی یەک ڕەقەمی بە جوانی تێنەگەیشتیە کەواتە هێشتان ئامادە نییە بستەوە دوو ڕەقەمی لە بۆ زیاد بکەین یان سێ ڕەقەمی لە بۆ زیاد بکەیت وایە خاصن جەماعەتی ماتماتیک ئەو شتانە لە کنیان زۆر مشکلەیە شتێکی دیکەشمان هەیە کە هەڵسەنگاندن ئەچیڤ دەکرێتن لێ ئەو لێرنینگە ئەمە هەدەفی ئەساسیمان لە تیچینگ چیە لەوانەوتنەوە کە لێرنینگ فێربوون پەیڕەو بکەین فێربوون وەربگرین لۆچێ طلبك طبعا فێربوونەکەی وەردەگریتن کەواتە لێروکانە هەڵسەنگاندن یارمەتی دەدا لە ئەوەی ئەو شتەی بکەی ئایا پرۆسەی فێربوون ڕوویدایە لەکن قوتابیان یان ڕووی نەدایە وەچی باسیشمان کرد تازە مامۆستا ئەو مامۆستا بەڕێزە باسی کرد ئایا ئەو تیچینگ پرۆگرامە و ئەو میتۆڵانەی کە ئەتو بەکاری دەینی گونجاوە لەگەر ئەو قوتابیانە یان پێویستی بە گۆڕانکاری هەیە هیچ خاڵە شتکە هەیەتانەوێت زیادکەن باسمان نەکردیبی ئۆکێ کەواتە لێرە ئەگەر بین ئێستا ئەوەشمان باس کرد لێرەوە دووبارەم کردەوە هەرسێکی لێروکانە ئەگەر بین باسی فەنکشنەکان بکەین هەر جارێک کە باسی هەڵسەنگاندن دەکەین دەبی ئەمە ڕەچاوی ئەو سێ فەنکشنە ئەساسیەی بکەین یعنی کە لە کاتی پرۆسەی هەڵسەنگاندن تەرکیز دەکا لەسەر ئەو سێ لایەنە سێ لایەنە سەرەکیەکان ئەویش چییە لایانی مۆتیڤیشن کە تازە باسمان کرد هاندان دافعیەت لایانی ئەکتیڤیتیەکان کو ئەکتیڤیشنی ستودنتی خۆت دەکەی ئەوەش کە بەڕای من زۆر زۆر گرنگە کۆگنیتیڤ لایانی عەقلی لایانی هزری قوتابیەکانە لایانی مێشتی قوتابیەکانە کولی تێدەگا لە پرۆسەکە با بین یەک بە یەک وەربگرین بین باسی فەنکشنەکانی ئەسسمەنت بکەین یەکەم فەنکشن یەکەم ئیش لە بۆ ئەسسمەنت چییە ئەگە باسی motivational function بکەین ئەمە زۆر برندم لێرە بێزار بووم لێرە motivational function بکەین motivational function دەکەی چییە what individual wants to do and what they need نیدەکە زۆر مهمە 150 خەتی لە بندانێن نیدەکە بەڕای من ئەم یەک بخۆم کە تا لێروکانە ئەمن قوتابیەکەی من نیدی چییە حاجەتی قوتابیەکەی من چییە پێویستی قوتابیەکەی من چییە فێربوونە پێویستی قوتابیەکەی من چییە ناجەحبوونە پێویستی قوتابیەکەی من چییە یەکەم بی دووەم بی دەرەجەکی باش بینیتن ئەوە هەدەفەکەیتی باشە بەڕێزان دەبی دائیمەن ڕەچاوی نیدی قوتابیەکەی خۆم بکەم نیدی قوتابیەکەی من ئەوەیە هێشتان جارێ بە تەواوەتی تێنەگەیشتیە لە پلەسی یەک ڕەقەمی کەواتە هێشتا نیدەکەی خۆی جێبەجێ نەکردیە پێویستی بە کاتەکی زیاتر هەیە بە میتۆدەکی جیاوازی کەواتە لێروکانە motivational فەنکشنەکان چییە هەر قوتابیەک بەتەنها تازەیەک لە ئێوەی بەڕێز باسی جیاوازی تاکایەتی کرد فروقی فەردی تەڵەبەکان ئەوە دەبی ڕەچاو بکرێ وەکو فیلی وەکو ڕسمەکەی تازە پێشانمدا هی فیلەکە کو ئەمن لە کاتی وانەوتنەوە ڕەچاوی جیاوازی قوتابیان دەکەم دەبی لە کاتی هەڵسەنگاندنش جیاوازی قوتابیان لە پێش چاوی خۆم دابنێم هەمویان پێیان خۆش نییە ڕاست و چەوتبی ڕاست و چەوتبی یەک لە مشکلەکانی سەفی شەشمان ئەوەیە تەڵەبە پێی ناخۆشە ئەو نەوعە خوێندنە ئەو نەوعە هەڵسەنگاندنە بەجددی ینی هیچ هەڵسەنگاندنەکەت لە بۆ ناکە تەڵەبە هەیە شێر و خەت دەکا دادەنێ و دەردەچیتن ئەو زەبان نکتەکتان لەوە باسکەم لەسەر ئەوە بە فعلی کرایە ئەوە یەک لە مامۆستایەکان هەستا چی کردبوو ئەو بەبڵشیتەکان بخۆی پێدەوتێت بەبڵشیت ئەو بەبڵشیتانەی هی نابوو هی سەفی شەش دابوویە ئەو باجیەکان ئەوی کە ئیش دەکا دابووی گوتی دانیشە لە بۆت بە کەیفی خۆت چاوەکەت بی هەمووی خڕخڕکە
خڕخڕی کردی بۆ 75 وەرگرت بازیەکە هەموویەوە عشوایی کوردی گوتنی دایتە بەری هەموو عشوایی ئەو ها دەرچووە باشە ئەوە تەڵەبە هەیەوەی کردیە تەڵەبە هەیە ئەو دایم حەزمانی وچی امتحان دەکەین پرسیارێک هەڵبژاردن بی مالتیپل چۆیس وەنیە بەرەوەی دەڵێن لەوەی هەر دەرەجەچی هەردەی دەرەجەکی هەردەینی بالضبط کەواتە لێر و کانە دەبێت و چ بکەی دەبێ ڕەچاوی نیدی قوتابیەکانی خۆت بکەین ئەمن ڕەچاوم کردیە لە کاتی وانەوتنەوەکە کەواتە دەبی لە کاتی دانانی پرسیارەکانیشم ڕەچاوی بکەم نابی هەمووی مالتیپل چۆیس بیتن تەڵەبە هەیە بێزار دەبی بە مالتیپل چۆیسی ئەگەر نازم ئەوانەی کە احتیمالە جارەکەی دی کە هاتم باسی زیرەکی جیاوازی قوتابیانمان کرد ئەگەر بەبییرتان مابی وتمان تەڵەبەی ما 8 جۆری جیاوازی زیرەکی هەیە بەڕێزان هەر لە فلمە نەک بەس قوتابیەکانی مە بەخۆشمان 8 جۆری جیاوازمان هەیە لە زیرەکی هەندێکمان بینینە وایە هەندێکمان گوێگرتنە بالضبط هەندێکمان کۆگنێتیڤە وەچی باسمان کرد هەندێکمان تەچە هەندێکمان لینگویستیکە هەر یەک لەمە جیاوازین کەواتە مادام زیرەکایەتیمە جیاوازە کەواتە هەڵسەنگاندنەکانی مەش دەبی جیاوازبی بە جۆرەی زیرەکەکان قوتابی هەیە وەچی تازە باسی ڕسمم کرد لەگەر وەشدا قوتابیم هەیە لە قۆناغی یەک زۆر حەزی لە ڕسم نییە وایە زۆر حەزی بالضبط دەستی نووسینی هەیە زۆر حەزی لە مەثەلەن هەر شتێک کە ببینی هەمووی ڕسم هەمووی ڕەنگە پێی ناخۆشە مێشتی یەکسەر ئیعازەکی دەدرێتی دەرێت و پێت ناخۆشە ئەوە فکەواتە دەبی ئەمە ڕەچاوی جیاوازی زیرەکی قوتابیەکانی خۆم بکەم و ڕەچاوی هەڵسەنگاندنی جیاوازی لە بۆ بکەم هەر یەکە و بە حەسەب پێویستیەکانی خۆی چی پێویستە ئەو های لە بۆ دیزاینەکەم ئێستا یەکێک دەرێتن تەکیدی مثل دەرێن ئەوە ئیشەکە گەلێک زۆر بوو زەحمەت بوو ئیشەکە مامۆستایەتی ئەرکی گەلێک زۆرە بەڕێزان خاستەن ئەگەر دەتەوێت بە دڵسۆزی بیکەی بە جوانی بیکەی بە دڵسۆزی بیکەی ئەرێ وەڵا پێویستی بە ماندیبوون هەیە بەڵام it's not mission impossible نییە مادام خۆت هەوڵ دەدەی و خۆشبەختانە مەکتەبی قۆتابخانەی گۆلێرە یان دەستیان خۆش بی کەم ساڵانە ئەو خولانە دەکەنەوە ڕاستە لەوانەیە خولەکان کەم بیژ عەدەدی یان مەثەلەن ماوەکەی مەحدودە یان ئەو کەسانەی کە دێن ناتوان هەموو شتێکتان لە بۆ باسکەن بەڵام القەلیل إلى حد ما یەکفی ئەویت کەش لەسەر خۆتە و قەت چاوەڕێ مەکە یەکێک بێ لێرە بەس لەوی هەموو زانیاریەکان وەرگری وایە سپون فید نەبیتن ئەمە باسی سپون لە بۆ انی خۆمان هەموو شتێک بەمڵاک بدرێتە دەویان کەواتە بە خۆشم دەبی وابم دوایش ئێستامە لە ژیانێک دەژین لە عەسرێک دەژین ئێستا بە کلیکەکی مۆبایلی خۆت هەموو دەرکەی دنیای مەسادری جیاواز بەس لە یوتیوب واز لە گوگڵش بینە بەخوای بەس لە یوتیوب شت بنووسە دو عشکالت دەداتی شتی جوان شتی باش چەنەڵی باش هێشتی یعنی تووڵەکان لە پێشەنگۆ کراوەیە دەتوانین لە تۆ خۆت دایڤ بکەی بڕۆ ناوی شتی باشەکانی لێ دەربینە ئەوە یەکەکە لە فانکشنەکانی هەڵسەنگاندن فانکشنی دووەمی هەڵسەنگاندن چیە کۆگنێتیڤەکەیە ئەوە ئەمن بەلای من زۆر گرنگە چونکە هەتا پرۆسەی فێربوون بە تەواوەتی ڕوو بدا لێرنینگ بە تەواوەتی ڕوو بداتن ئەوە دەبی ئەکوایر بکرێ دەبی وەربگیرێتن لۆ چونکە ئەتو باسی منتەڵ ئەکشنەکان لایانی هزری لایانی نەفسی لایانی زیرەکی قوتابی دەکەی بە چ بە کۆگنێتیڤ یعنی محرکی دەماغە ئیشەکەی خۆیتی کو دەتەسپێ لە مێشتی لە دڵی ناتەسپێ وایە لە مەعیدە و لە بەرکریاس ناتەسپێ لە مێشتی دەتەسپێ مێشکەکە ئیعازی دەداتە دەستت ئیعاسی دەداتە چاوت ئەو شتەی کە وەرگرتیە هەر میمۆریەک هەر شتێکت وەرگرتیە لە مامۆستایەکە لە دەرسەکەی خۆت کو دەیچەی سپێنی وەکو ڕسمەک وەکو تێکستێک وەکو بوون وەکو ئاکتیڤیتیەک وەکو شتە کەواتە لێر و کانە لایانی کۆگنێتیڤ چت لە بۆ دەکاتن ئەکوایری knowledge and understanding نۆڵجەکان سکڵەکان کۆمپەتەنسیەکان knowledge یعنی زانیاری بەهرەکان ئەو سکڵانێک کە پێویستە قوتابی وەری بگریتن و بچەسپێ لەکنی کۆگنێتیڤ بەرپرسە لەسەر ئەو شتەیە
ئەو هەمووت لە بۆ چ دەکاتن فلتەر دەکا بە جوانی و چی دەکاتن دەیچەسپێنی دەرێ تەواو تێگەیشتم پلس معنای چییە تێگەیشتم پلسی ڕقەمی معنای چییە حازرم ئێستا من شەچی قورسترم بدەیە ئێستا من حازرم نەک بەس پلسی وەرگرم ماینەسش وەرگرم دیڤژنیش وەرگرم کرۆزش وەرگرم وا هەتا کۆتایی باشە بەڕێزان کەوەلا لایەنی کۆگنێتیڤ جەخت دەکا لەسەر ئەوەیان وەچی باسشم کرد حتا سایکۆلۆجیکەل پارتەکەش پێکەوە لەگەری لینک دەکا پێم خۆشە تەڵەبە دەست پێ دەکاتن ئەگەر ملاحەزەتان کردیبی لە قۆناغی یان با بڵێن قۆناغی 4 زیاتر تەڵەبە دەست پێ دەکات دەرێ کەیفم بە دەرسی ماتماتیک نایە کەیفم بە دەرسی ساینس نایە وەلو تەڵەب ماشەڵڵا جیلی ئەو زەمانەی لە قۆناغی یەکەوە دەرێ کەیلی عوتڵەیە هەمووی ئەو هایە ئێستا مەجاران مندار بووین ئەم شتانەمان نەدەدیت ئێستا گیری ئێستا ماشەڵڵا ئازایە دێدا دەنیشی چەند ڕۆژ عوتڵەمان هەیە فلان ڕۆژ وی مەدەرسی فلان نایە مامۆستای فلان ئەو هات شارەزایە ماشەڵڵا ئەگەر ملاحەزەشتان کردیبی منداری ئێستا ماشەڵڵا چاوکرابەیە ئەو گیری ئایپاد و ئینتەرنێت و ما ئینتەرنێت وای لێ کردی هەندێک پەرسناڵیتیەکی جیاوازی هەبی شارەزایەکی باشتری هەبێتن کەواتە لێر و کانە قوتابیەکە دەست پێ دەکاتن مێشتی دەست پێ دەکا خۆی یەکلا دەکاتەوە ئایا مەتماتیکی پێخۆشە ئایا ئینگلیشی پێخۆشە کوردیشی پێخۆشە ماتی پێخۆشە وا فکەواتە لێرە ئیشی من وەکو مامۆستا وای لێ بکەم چێ هەمووی کێفی پێ بێتن مامۆستا جان مامۆستا زۆر جار تەلەبەکەش لەبەری مامۆستاکی زۆر خۆشەیە حتی لە دەرسەکەش نەبێت دەرسەکەش دەڵێ خۆش لەبەر مامۆستاکەم زۆر باشە یان زۆر خۆشە چالاکیمان پێکە زۆر جار لەبەر مامۆستاکە دەرسەکەی خۆشە زۆر جار لەبەر دەرسەکە کە مامۆستاکە خۆش شەرحی ناکە یان لەوانێت زۆر جار واجبی زۆر بیان وای تازە بخۆشم آخر قسەم ئەوە بگوتم خۆماوە چی مامۆستا وای لێ بکەین دەرسەکانی خۆش بوێتن وایە ئەگەر ئەنگۆ بشزانن لە دەرێ یەک سیستەمیان هەیە هەم یەک مامۆستا بەرپرس دەبیتن لەسەر کلاسێک یعنی هەموو بابەتەکان یەک مامۆستا بزدەبێت کلاسی چەریان هەیە یعنی یەک مامۆستا ساینزیان پێ دەرێ ماتیان پێ دەرێ سۆشیالیان پێ دەرێ پیجیان پێ دەرێ هەموو دەرسەکانیان پێ دەرێ ئەوان لە هەندێک وڵات هەیە ئەو هایە هەندێک وڵات هەیە ئەو هانیە دەزانیت ئەوە لۆدی زۆرە لەسەر مامۆستای بەڕاستی ڕۆتینێکی زۆر قوتابی بێزار دەبی لەوانەیە لە حەدن ما دوایش ئەو مامۆستایە بەڕاستی کوالیفیکیشنی جیاوازی دەبی هەبیتن چونکە سیستەمی وان لەگەڵ سیستەمی مەفەرقی هەیە بەڵام ئەمەم بەڕای من ئەنه هەر یەکەو لە تەخەسوسی خۆی ئیش بکا باشترە بەڵام ئەوە معنای ئەوە نییە ئەنه کە تەخەسوسم جیاواز بوو نابی پرفۆرمەنسم ئەدا ئەم باش بیتن نەخێر کووەچی قسەی مامۆستای زۆر ڕاستە زۆر جار دەبینی قوتابیەکە کەیفی بە دەرسەکەی دێ بەڵام مامۆستایەکە وای لێ کردێ کە کەیفی بە دەرسەکەی نێتن ئەوەش هەیە خاصەتەن مامۆستای فیزیک و مامۆستای ماتماتیک ئەوانە زۆر ڕزایان گرانە لەکن تەڵ من دەزانم کیمیاوە بەخۆی ئارتن فیزیا ساینزەکان با برێن ئێستا بوویتە ساینزدانان فیزیا و کیمیا و ئەوە بوو زانستەکان با برێن خۆشەویستە بەزەبەت ویست بوو لە فیزیا و لە کیمیایی دەزانم ئەو شتە فلۆیە دەبینی ئەوە نەدڕە عامەکە وەرگیرایەکە ئەو هایە مامۆستای بیرکاری هەر زۆر ڕزا چەند کەس بیرکاریمان هەیە نانا ئەوانە ماشەڵڵا ڕزانن سوکە دیارە ئەو محاولە بکەن دائیمەن دەرسەکەتان خۆش بێتن خۆتان دەرسەکەتان خۆش بێ هەتا پێتان بکرێ بگەینن لە بۆ تەڵەبە ئەو طەبعاً مامۆستای سپۆرت ئارێ وەڵڵا ئەو شعبیەتی زۆر بەقۆتە کەس منافەسەی ناکە ئارتش مامۆستایەک ئارت و مامۆستای سپۆرت لەگەر وەشدا ئێستا من یەک بەخۆم هیچ کەیفم بە ئارتی نەدەهات یعنی بە من بی یعنی قورسترین پرسیارم لۆ بینە لە ماتماتیک لە فیزیکس دەیکەم بەس بە من برێ ئارت دەیگوتاناشە نازانم کە دەیانگوت ئیمتیحان دەکەین لە ئارتی کوبرێ تام دەهاتێ تام دەمگو باشە من چ ڕەسم بکەم دەستی ڕەسمم نەبوو بەخۆم دەستی ڕەسمم نییە جغرافیا خەریتە طەلەبە کەیف دەهات کە خەریتەی لە بۆ دەهات ئەمن دەرس مانعم نەبوو دەفتەری پڕکەم شەڕح بەس بە من نەرێ بڕۆ خەریتەی ڕەسم بکە خەریتە لە دەستم دەرناچی و دەرناچی بایۆلۆجیش نوێ زۆر کەفم بە بایۆلۆجی نەدەهات لە لای شەرحەکانەوە مشکلم نەبوو بەس وێنە دەهات باوەڕت هەبی دەچوون پرسیارە قورسەکانم جواب دەدادەوە هەتا بەس مەجبوور نەبم بچم وێنەی بکەم یعنی کەیفم بە وێنەی نەدەهات میولی من ڤیژوەڵ نییە
میولی من بەسەری نییە میولی من سکچ و ماسکچ نییە شتی تکەیە فدەبی ئەمە ڕەچاوی ئەو شتەی بکەم لە قوتابیەکانی خۆم هەر یەکە و حەسەب میولی خۆی و زیرەکی خۆی ئاخر شت لە فەنکشنەکان چییە ئەویش ئەکتیڤیتنگ ئەمە دائیمەن گوتمان ئەو ستودنتانەی کە ئەتو ئەو استراتیژیە جیاوازانە و میثۆدە جیاوازانەی کە بەکاردێنی لە ناو سەفێ بزانە والێ دێمەلات ستی بزانە والێ دەکاتن چ ئەو سمارت ستودنتانەی کە هەیتت یان ئەو مۆتیڤیشنیان ئەو ڕوحی چالنج و کۆمپەتەنسیەی کە هەیە دەست پێ دەکا سەبر زیاد دەبێتن لەگەڵ تەڵەبەکان چونکە دەبینی ئەتوو ئەو تەڵەبە زیرەکانە دائیمەن ئەکتیڤن دێن حەرەکە دەکەن قسان دەکەن ئەویش حەز دەکا دەرێ ئەوە ستاری وەرگرتیە منیش حەز دەکەم ستاری وەرگرم یان تەڵەبە زیرەکەکان لە مابینی خۆیان منافەسە دەبێتن دێتن ئێستا من کو دەزانم کچی برام لە مارێ دێتن دەرێ سێ چارن ئەوان ماشەڵڵا زیرەکەکانن دەرێ ئەوە ئەوڕۆ دوو ستاری وەرگرت ئەم یەک ستارم وەرگرت ئەیگوتم فەرقی چێ گوتی نەئا دەبی ئەمە دەرسی داهاتوو سێ ستاری وەرگرم خوشە مۆتیڤیتەرە لە بۆوی حەز دەکا ئەنه دائیمەن بە بەردەوام باشتر و باشتر و باشترش بیتن بەڵێ مامۆستا ڕاستە بابەتی زانست لەگەڵ جغرافی و هەڵاتی ئەکید ئەمە باسی کە تەخەسوس دەکەین ئەوە ئین تیچینگ بەڵام ئەوە معنای ئەنی ئەم مامۆستای فیزیامە دەبی خۆم حەسر کەم بە فیزیا یان مامۆستای ماثم دەبی بەس خۆم حەسر کەم بە ماث نەخێر وانە ئێستا مەثەلەن کە باسی ئارتمان کرد هەمووتان پێویستیان بە ئارت هەیە هەموو شتان پێویستان بە مامۆستای ریاضی هەیە لۆ حەرەکەکردن بڕۆ بە مامۆستای ریاضی بریبری ئەری چ چالاکیەک هەیە وا لە تەڵەبەی دەکا بجو بەڵام زۆر حرەکەی تێدانەبی زۆر جوولەی تێدانەبیتن جوولەکی خەفیفی تێدابیتن یان مامۆستای ئارت دەتوانی حتا وەچی باستان کرد ئەگەر یەکەکتان وەچی منە دەستی ئارت و مەئارتی نییە دەتوانی ئیسیفادە بکات لە شارەزاییەکانی مامۆستای ئارت پێ برێ ئەمن کو دەتوانم چالاکیەک دیزاین بکەم لە بۆ قوتابیەکانی خۆم بە بەکارهێنانی ڕەنگەکان بە بەکارهێنانی شەیپەکان و ئیلە ئاخری کەواتە لەو حالەتەدا کۆلابڕیشن تەعاونشتان کرد لە مابینی خۆتان دەستخۆش ڕاستە جاری وا هەیە تو مەسەلەن زۆر شارەزاییت نییە لەو بابەتە بزەبت تەمەشای مامۆستای ئارت بکە بزانە چ دەکاتن ئەو یان بڕۆ تەمەشای مامۆستایەکان ئەوانەی ساینزن ئەگەر خاستەن بایۆلۆجی شتیوها بڕۆ لێ بپرسە بزانە ئەو کاتن زۆر ئەتیادیە زۆر پێم خۆشە ئەنگۆ لە مابینی خۆتان ئینشاڵڵا لە بۆ سبەینی دامان نایە لە گەسترۆژانی ئەو ئیشەی دەکەین ئێستا دەمەشت کە باز دەکەین لە بۆتان پێم خۆشە یەکتریش بکەن بەڕێزان زۆر مهمە ئەوە باورتان هەبی زۆر گرنگە یعنی ئەوەندەی ئەوی کە نەفسی اختصاصی خۆت دەتوانی سوودی لێ ببینی لە چالاکی جیاواز لە ڕێگای جیاواز کە خۆی کووانە درێتەوە ئەوە بەڕاستی گرنگ و خۆشە لە بۆنگۆ ئەسسمنت عادەتەن دائیمەن بۆ نمونات و ئەگەر بتێ لەسەر تەڵەبەکی جێبەجێ بکەی ئەسسمنت و ئیڤالوێشن ئەسسمنت کۆکردنەوەی زانیاریێکی زۆرە دەربارەیوی تەمام ئەو دەچێ قالبی ئیڤالوێشن یعنی هەتا ئەسسمنتی نەکەی ناتوانی ئیڤالوێشن ئیڤالوێشن جەجمنتە تەمام ئیڤالوێشن چی ئەتۆ بڕیار دەدەی لەسەر ئەوبوونە تەڵەبەکە ئایا لە ماخی باشە یان نەما دەستخۆش کەواتە وابزانم هەمومان اتفاق دەکەین کە جیاوازی هەیە لە نێوانیان ئەسسمنت لەگەر ئیڤالوێشن ئێستا با بزانین کو جیاوازە یەک لەو جیاوازیانەی کە مامۆستا ڕۆژان باسی کرد فعلەن ئەتو کە دێت دەکەی یەکەم جار ئەسسمنت کۆ دەکەیەوە زانیاری کۆ دەکەیەوە لەسەر چ لەسەر ئەو قوتابیە لە ڕووی تێگەیشتنی لە ڕووی فێربوونی لەو هەڵسەنگاندنانەی کە ئەتو دەیکەی کو بڕیار دەدەی لەسەر ئەو قوتابیە بە ئیڤالوێشن دەتوانی بڕیار بدەیت وایە بەڕێزان چیت کەشمان هەیە چ جیاوازی دیکەمان هەیە یارمەتیمان دەدا لەسەر چ بەڵێ مامۆستا جوانە پێش ئەوەی پێشنەکانی ئەخی ئیڤالوێشنە لە ئیڤالوێشن تۆشا دەنیزانی هەڵبزەوێتەوەیشی تۆ بزوکە یان کاری کارە بەدەست بچن یعنی باش خەمانی بۆ دەبێ ئەگەر خەڵەیەکەم لە ئیڤالوێشنەکە دیسان دەدەوێت عەفیە دەستخۆش عەفیە ئەوەش دوای ئێستا دێن بە تەفاسیلیش باز دەکەین ئەو خاڵەیە چیت کەش بەڕێزان ئەگەر خاڵەکی دیکە بەڵێ مامۆستا ئەسسمنت زیاتر بە پرۆسەسی کاتێ دەپەڕێن ئیڤالوێشن ئەو پرۆسەیە کە دەتوانێت مارکی لەسەر بالضبط ئەسسمنت پرۆگرێسی تێدا
فيها evaluation أو progressive development. بالضبط. اللي هو point الثاني اللي هو assessment تدري له كودي ما صار كذا. طبعا evaluation كمان يصير بالعكس يكون بولاني بالضبط دەتوانین لە بۆلایانی مامۆستایش وەرگرین ئەگەر مەسەلەن وەکو ئاستی مامۆستایەکەی چێک بکەینەوە ئەوەش دەبێتن دەستخۆش خاڵەکی زۆر جوان بوو چیت کەش بەڕێزان دەستان خۆش بی بین تەماشا بکەین طبعاً فروقات گەلێک زۆرە لە نێوانیان بەڵام ئەمە تەنها جەخت دەکەینە ئەو فڕۆخانەی کە پەیوەندیان هەیە بە تیچینگ بەوانە وتنەوە یەکێکە لە شتە سەرەکیەکانی ئەسسمنت چییە تێستی ئەوەت لە بۆ دەکا how learning is going فێربوون پرۆسەی فێربوون کو دەڕوا لۆ دەرێتن پرۆسەی فێربوون کو دەڕوا لەبەر ئەوەی ئەتوو لە سەرەتای ساڵەوە هەتا کۆتایی ساڵ چەند جار هەڵسەنگاندن لە بۆ قوتابیەکانی خۆت دەکەی بە شێوازی جیاواز هەڵسەنگاندن لە بۆ قوتابیەکانی خۆت دەکەی کویزی دەکەی تێستی دەکەی پیپر ئیگزامی دەکەی ڤێربڵ ئیگزامی لە بۆ دەکەی چالاکی جیاواز دەکەی هەر چالاکێک هەڵسەنگاندنی تایبەتی خۆی هەیە کەواتە کو پرۆسەی فێربوون دەڕوا لە ڕێگای ئەسسمنت دەتوانم بیگەینم یان دەتوانم وەری بگرم بەڵام ئیڤالوێشن دەرێتن لێروکانە how is going بەڵام لێرە دەرێتە has been learned لە ئەخیری کە مارکەکەم دایێ کە لە کۆکراوەی ئەو هەموو تێستانە و هەڵسەنگاندنانەی کە کردم لە ئەسسمنت دەتوانم بڕیار بدەم ئایا لێرنینگ فێر کرا یان نەکرا لێرنینگ جێبەجێ کرا یان نەکرا کۆم کردەوە لە سەرەتای ساڵەوە لە ئاخیری بڕیارێکی لەسەر دەدەم ئەوە دەمانگەڕێنەوە سەر چ ئەمن لە ئەوەی بزانم تازە مامۆستا قسەی زۆر جوانی کرد گوتی پرۆگرێسی قوتابیەکان خاڵە لاوازەکان و بەقووەتەکانی قوتابیەکان کو دەتوانم دیاری بکەم ئەسسمنت دەتوانی یارمەتیم بدا لە ئەوەی دیاری بکەم کامە تەڵەبەم زەعیفە پێویستی بە ئیشکردنی زیاتر هەیە کامە تەڵەبەم زیرە کە پێویستە بەردەوام بی لە زیرەکی خۆی ئایدنتیفای کردنی ویکنسی تەڵەبەکان دیاریکردنی خاڵە لاوازەکانی مامۆستا ئەنگولێتان دیارە لێرە لۆ نایەنە ئێرە باشترە خاڵە لاوازەکانی قوتابیان حتا من پێم بکرێ وەکو مامۆستا ئیشی لەسەر بکەم ئیمپروڤی بکەم کامە باسی پرۆگرێسمان کرد پرۆگرێس یانی چێ ئیمپروڤکردن باشترکردنی ئاستی قوتابیەکانی خۆم ئەمن کە لە ئەخیری ئیڤالوێشنم لەسەری کرد ئەو تەڵەبەیە زەعیف بوو لاواز بوو هیچ مەزاری ئیڤالوێشن هیچ مەزاری باشترکردنی ئاستی ئەو قوتابیەی نییە کەواتە لێروکانە ئۆڤەرئۆڵەکەم لە بۆ دەداتن بەس بەڵام ئەو ئۆڤەرئۆڵە کو ئەچیف کرایە بەو ئەمپروڤە زۆرەی کە ئەمن کردیتم طبعاً دیسان دەگەڕێتەوە سەر ئاستی جیاوازی قوتابی من ناتوانم زۆر جەبری لەسەر بکەم ئاستی ئەوەندەیە خەڵاس ئاستی ئەوەندە دەمینێتەوە بەڵام ئەوی لەسەر تو هەوڵتدایە پێشتر هەمووی لە بۆ چاکەیەوە و هەوڵتدایە شێوازی جیاوازی لەگەر بەکاربینی بەڵام هەمومان دەزانین هەندێک تەڵەبە هەیە لەو ئاستەیە ناتوانانی زیاتر بێەوە ئینتەلیجنسیوی ئەوەندەیە ئەوە جیاوازیەکی دیکە کە ئێوەی بەڕێزش باستان کرد دەستا خۆش بی وەچی باسمان کرد conducting during the ئەوە زۆر مهمە کەینی ئەسسمنت دەکرێ during the learning process ئەوەیان at the end of the learning process یعنی لە خلالی ساڵێکی دراسی کامل کە هەستان هەڵسەنگاندنت کرد ئەوە ئەسسمنتە ئەتو جارێ بڕیارت نەدایە ئەو تەڵەبەیە ناجەح دەبی یان ناجەح نابی ئەو تەڵەبەیە 50 هەیە 60 هەیە 100 هەیە 70 هەیە کەینێ دەکرێتن لە ئێند کە دادەنیشی ئەتو وەکو مامۆستا بڕیار دەدەی ئەحمەد ئەوەندەی وەردەگری محەممەد ئەوەندەی لۆ دەرچوو زەینەب ئەوەندەی لۆ دەرچوو کەواتە ئەوە at the end دەکرێت ئەوە ئیڤالوێشنە باشە ئەگەر بین خاڵەکی دیکە وەرگرین لێروکانە help students to learn from each other لەو پرۆسەیە کو تەڵەبە لە تو فێر دەبی و توش دەتوانی دیاری جیاوازی قوتابیەکان بکەی جیاوازی نێوان قوتابیەکانەکەی هەروەها قوتابیەکانش دەتوان لە یەکتر فێر بن ئەنگۆ چی دەکەن منافەسە و مامۆسە دوو دەداتن لە ئاخری بەڵام لێروکانە چ دەکاتن کە کۆمپیت دەکەین تازە باسمان کرد گوتمان کۆمپەتیشن دروست دەبیتن ئەو کۆمپەتیشنە کو دروست دەبی فلان کەس یەکەمە فلان کەس دووەمە سێیەمە ئەوە ئیڤالوێشن لە بۆ یار دەدا چێ یەکەمە چێ دووەمە چێ سێیەمە هەتا کۆتایی چی دیکەشمان هەیە ئەوە زۆر گرنگە
ئەوە پێدەگوترێت فۆرمەتیڤ هە لە ناویدا دیارە فۆرم بە بەردەوام دەکرێت فۆرمەتیڤە بە فۆرم دەکرێت فۆرم لێروکانە چ معنایەک ئەتوو بە بەردەوامی دەیکەی بە ئەنجامدانی شێوازی جیاواز لۆ ئەوەی چ بکرێ لۆ ئەوەی پێت بکرێ سەمەتیڤ بکەی سەمەتیڤ معنای چ کۆکراوەی ئەو هەموو فۆرمەتیڤانە ئەمن توانیم بڕیاری لەسەر بدەم ئەو دوو شێوازە فۆرمەتیڤ و سەمەتیڤ یەکێکە لە شێوازە سەرەکیەکانی هەڵسەنگاندن یەکەکە لە شێوازە ئێستا دێم باسی شێوازە سەرەکیەکانی هەڵسەنگاندن چییە؟ فۆرمەتیڤ و سەمەتیڤ بەخوای نازانم بە کوردی چی پێدەگوترێ نازانم یعنی کۆکراوەیە ئەوەش بە فۆرمە بە بەردەوام با بڕین ئەوە بە بەردەوامە ئەوەش کۆتاییە بە کۆکراوەیە ئۆکەی ئەوانە زۆر زۆر زەڕورن فۆرمەتیڤ و سەمەتیڤ باش ئەگە بێن باسی نیو پێداگۆجیکەڵ ئەپرۆچ بکەین پێداگۆجیکەڵ ئەپرۆچەکەم بکەین با پرسیارێک لە خۆمان بکەین ئەو پرسیارە دەرێ which one of these assessment and evaluation should be used with our student and why چیهانیان ئەمن لەگە قوتابیەکانی خۆم بە پێداگۆجیکەڵ ئەپرۆچە نوێیەکان زیاتر جەختی لەسەر بکەم فۆرمەتە ئەفەن هەڵسەنگاندن بەتەنێ ئەسسمنت بەتەنێ یان ئیڤالویشن بەتەنێ یان هەردووچیان یان یەکەچیان زیاتر لە ئەوی دیکە ئایا بەڕێی ئێوە لە پێداگۆجیکەڵ ئەپرۆچەکان کامەیان گرنگە ئەسسمنت ئۆکەی چەند کەس دەری ئیڤالویشن چەند کەس دەری هەردووچی باش لە ڕووی پێداگۆجیکەڵ ئەپرۆچەکان ناتوانم برێم ئەسسمنت لە ئیڤالویشن گرنگترە بەعکس هەردووچی گرنگە هەردووچی زۆر زۆر گرنگە نە ئەوە بەتەنێ دەتوانی ئیش بکە نە ئەوەش بەتەنێ دەتوانی ئیش بکە ئەگەر ئەوە بەتەنێ ئیشی کرد بەبێ ئەوەی ئیڤالویشنی لەگەربی کەواتە بە نەقسی ئیڤالویشنەکەشت ئەگەر کردت بەتەنێ بەبێ ئەوەی فۆرمەتیڤەکان و ئەسسمنتەکانی لەگەربی دیسان ئەوەش نەقسی تێدایە کەواتە هەردووچیان پێویستە لەبەر تو چەند کارتریایەک چەند معیارێک چەند شێوازەکت بەکارهێنایە حتا پێت کرایە ئەسسمنتەکەی بکەی لێ ئەوەی بگەیێتە بێگەیە ئیڤالویشنەکە کە ئەمن سەتمدا تەڵەبە لە بە خاتری چاوی ڕەشی و چاوی شینی تەڵەبەکەی نییە لەبەر خاتری کوڕی مامۆستا و کچی مامۆستای نییە لەبەر خاتری دەیناسم و مادەیناسم نییە بەڕە چاوکردنی ئیشی ئەو قوتابیەیە ماندبوونی ئەو قوتابیەیە پرفۆرمەنسی ئەو قوتابیە سەتەکەم دایەتی لە هەمان کاتشدا کە پەنجای دەدەمێ نەک لەبەر ڕکم لەو تەڵەبەی دەبتەوە ڕکم لەو قوتابیەی دەبتەوە یا قوتابیەکی تەمبەڵە یان قوتابیەکی بێعارە لە ناو سەفی ئەمن دایتمێ نەخێر ئیشی کردیە ئیشەکەی بای ئەوەندەیە مستەواوی بای ئەوەندەیە لێ ئەمن ئەو ئیڤالویشنم لە بۆ کردیە کەواتە ئەوەی بکەینە قاعیدە لە مێشتی خۆمان هەردووچی پێکەوە ئیش دەکا هەردووچی تەواوکەری یەکتەرەیە حساب بکە زەڵاتەکەت لە پێشە گە بەس خیاری تێدابی زۆر خۆش نییە گە بەس تەماتەشی تێدابی زۆر خۆش نییە وەرە خیار تەماتەی پێکەوە تێکەڵکە هەندێک بەهاراتیشی ێستا تێکە دەک حامزیش ێستا تێکە زۆر خۆش دەبی ئێستا نیوڕانەش ئەکید برسیلە خۆشتر دەبی ئیشەکە باشە بەڕێزان لێیە ئەوە کۆمبینیشنێکی زۆر جوانە پێکەوە بە جوانتر ئیش دەکاتن باش با بین ئێستا تایپی جیاوازی ئەسسمنت وەرگرین زۆر تایپمان هەیە لەوانەیە ئەمن ئێستا هەندێکم دانایە لێرە لە بۆتان بەڵام ئەوی کە دامنایە ئەوە بەس هەمووی نییە بە ئەنواع هیتمان تایپی ئۆف ئەسسمنت ئەنواعی ئەسسمنتەکان کو دەتوانین بیکەین بەڵام ئەوی زیاتر ئەمە لێروکانە جەختی لەسەر دەکەین تایپەکانی ئەسسمنت بزانین ئایا کەم جار عەفوو سەمەتیڤ ئەسسمنتمان هەیە ئەوی کە تازە باسم کرد و فۆرمەتیڤ ئەسسمنتمان هەیە با بزانی سەمەتیڤ ئەسسمنت ئیشی چییە ئەو سەمەتیڤ ئەسسمنتانە ئیڤالویتی student learning وەچ تازە باسمان کرد لە ئەخیری دەکرێت ئیڤالویتی student learning نەیگوتیە ئیڤالویتی پرۆگرێسی student بکە علاقەی پێ نییە تو شەهادەکەت دایتێ شەهادەدانی تەڵەبە کە دەرەجەکانی تێدایە ئەوە سەمەتیڤ ئەسسمنتە ئیمتیحانی فاینەڵ ئیمتیحانی مانگانە لە کۆتایی دەکرێتن ئەوە سەمەتیڤ ئەسسمنتە بەڕێزان چیهانیانە فۆرمەتیڤ ئەسسمنت ڕۆژانە کویز عەفیا چیتکەش چالاکی دەکرێت لەو تەڵەبەکان ئەوە هەموو فۆرمەتیڤ ئەسسمنتە
فرق چییە؟ لۆ ئەوە پێی دەگوترێت فۆرماتیڤ لۆ پێی دەگوترێت سەماتیڤ. ongoing شتێکی لەگەرە، شتێکی زۆر مهمی هەیە لەگەرە. فاینەڵ ئیگزام دەرەجەیە تەڵەبە دەیکا دەرەجەی دەدەمێ، بەڵام ئیمتیحانی مانگانە دەکا و ئەوش خۆ ئیمتیحانەوەش ئیمتیحانە. لۆ بەوەی دەرێم سەماتیڤ ئیمتیحانی لەسەر وەرەقەیە، لۆوەی بەیێم فۆرماتیڤ. امتحانی مانگانە با بڕێن امتحانی سەر وەرەقە پرسیارەکەی بۆ شێوازەی بکەین. امتحانی سەر وەرەقە باشە با بڕێن لە مانجی یەکەم ئەتو کردت لە بۆ تەڵەبە امتحانی سەر وەرەقەیە و چەند پرسیارت لە بۆ هینا و سەحتدا و داتە تەڵەبە. ئەمن بەوەی دەرێم بۆ امتحانی مانگانە پێ دەرێ فۆرماتیڤ. نفسی امتحانی مانگانە بە پرسیار بە وەرەقە تەڵەبە لە کۆتایی ساڵ دیکە و دەرەجەشی دەدەمێ، بەڵام بەوەیان دەرێم سەماتیڤ. لۆ بەوی مانگانەی یەکەم هەر امتحانی سەروەرەقەیە گوتم فۆرماتیڤ، لۆ بەوی ئەخیر امتحانی سەروەرەقەیە دیسان بەڵام گوتم سەماتیڤ. فەرق چییە؟ بەڵێ مامۆستا. اوكي جوانە کەواتە لەوانەیە برێن دەتوانین برێن بڕەکە بڕی ئەو مادەیە کە ئەتوو داخلی دەکەی ئەگەر بە مانگانە بی کەمترە لەو بڕی کە تەڵەبە لە کۆتایی ساڵ وەری دەگریتن. ئەوە لە ڕووی بڕی مادەوە چیت کەشمان هەیە بەڵێ خاتون؟ بەشە هەمووی نییە دەست خۆش چیت کە خاڵەکی زۆر گرنگ هەیە ئینشاڵڵا ئەنگۆ جوابی دەدەن حەز ناکەم بەخۆم بیرێمەوە دەی جوانە دەست خۆش کەواتە تەڵەبەکە بەس بە خۆت ئەدی تەڵەبەکە ئەدی قوتابیەکە دائما فورماتيف اسسمنت لو بيداغوتريت فورماتيف اسسمنت لانه تدكاتن تعديلي بيهيفيري ستودنت دكا تعديلي performance ستودنت دكا باشتر كردني اداي طلبي لقرا طلبك امتحاني مانغاني كرت درجه باش نبو امتحاني مانغانا هلا سورقه وبيبر والى اخره بلام ديت دكا لقرتو دادني شي بيدري غلطه كانت ليريا طلبه بغلطه كان خوي بتساوي خوي دبينيتن زاني ليره غلطي كرديا زاني ليره ضعيفه اتوكو ما مستاد زاني دس بيدكيت دكي نيشانه كردني لا انا لاوازه كان كتابه كان خود دكي دس بيدكي ايش دكي لغري حتى اولا انا لاوازه صبر برو سري ببين امتحاني فاينل طلبه صفر جبينيتن هیچ مەجالی تێدا نییە تو هەڵسەنگاند یان باشترکردنی ئەدائیوی دەکەی. هەر ئیگزامت دەکرێتن لە پاش ئەوەی مەجموعە ئیگزامێکی دیکە کرابیتن حتا شەفەهی شەرت نییە لە سەوەرەقەی مادام فیدباگی توی تێدا نییە لە پاشەوی فیدباگی تو وەکو مامۆستای تێدا نییە گفتوگۆکردنت لەگە قوتابی پێ برێ لایەنە لاوازەکانی تو تێدا نییە ئەوە پێ سەماتیڤ. هەر ئیگزامێک دەیکەی لەگەڵ قوتابی خۆت هەر شێوازێک بیتن بە کویز بی بە چالاکی بیتن بە پۆستەر بی بە پەیپەر بی بە پرزنتەیشن بی بە هەر شێوازێک دەیکەی لەگە تەڵەبەی خۆت بە گفتوگۆ بیتن ڤێربەڵی بیتن لەبەر ئەوەی فیدباگی دوی تێدایە پاشی بە تەڵەبەکەی دەرێ ئەوەت باش نەبوو چایکە لێرە غەڵەتت کردیە امتحانی مانگانەی دەدەی غەڵەتەکانیشی لە بۆ دەستی شان دەکەی مەجالی چاکردنەوەی تێدا هەیە لە پاشوی ئاستی تەڵەبەکە بەرز دەبتەوە غەڵەتەکانی خۆی دەزانیتن ئەوە پێدەگوترێت فۆرماتیڤ ئەسسمنت. ئەوە دەبی یەک لای خۆمان بکەینەوە لۆیە ئێستا پێداگۆجی نوێ ڕێگای وانەوتنەوەکانی نوێ زۆر دەخت دەکاتن لەسەر زیادکردنی فۆرماتیڤ ئەسسمنتەکان لەبەر ئەوەی لێرە وەکو مامۆستا ئەمن مەجالێکی زیاترم دەداتێ تەڵەبەم هەیە زۆر کەیفی بە ئیمتیحانی لە سەوەرەقەی ناکا لەوانەیە لە ئیمتیحانی سەروەرەقە زۆر دەشێوێ لەوانەیە ڕۆژانە ماشەڵڵای لێبێ زۆر باشە بەڵام لەسەر ئیمتیحانی وەرەقە تەڵەبەکە دەشێوێ وایە ئەمن وەکو مامۆستا لەو حالەتە دێم چ دەکەم ئەو ئیمتیحانە زۆرانەی دەیکەم بە تەڵەبە هەل لە ناویدا دیارە لێرە ئەو ئیمتیحانە زۆرانەی کە دەیکەم بە تەڵەبە
وام لێ دەکا بتوانم بڕیارێکی باشتر بدەم لەسەر ئەدای تەلەبەی. تازە باسمان کرد گوتمان شێوازی جیاواز بەکاردێنم لەگەڵ قوتابیان لەوانە وتنەوە کەواتە دەبی ئەمنیش لە کاتی هەسەنگاندن لە بۆ ئەو قوتابیە لەگەروی شێوازی جیاواز بەکاربێنم. هەموو تەڵەبەکانم حەزیان لە ئیمتیحانی سەروەرەقەی نییە. هەندێکی لێیە زیاتر حەزی لێیە لە ڤێربەڵی و هیچمان بە واقعی وابزانام ئەنگۆش زیاتر دەبینن. تەڵەبەتان هەیە ڕۆژانە زۆر زیرەکە ماشەڵڵا هەر پرسیارێکی لێ دەکەی یەکسەر دەتوانی جواب بداتەوە. لەوانەیە یەک شتی بنووسی لەسەر سەبوڕەیان شتێکی باز بکەی یەکسەر وەردەگری لە مێشتی و دەتوانی جوابت بدە بەڵام دەشێوێتن لە سەوەرەقەیە. ئایا معقولە ئەمن وەکو مامۆستا هەموو هەڵسەنگاندنی خۆم تەنها لە سەوەرەقەی بکەم؟ دەبی لەو حالەتەدا نمرەکانی خۆم مارکەکانی خۆم دابەشکەم بەشەکی لە سەوەرەقەی بی دەزانم ئەنگۆ سیستەمتان هەیە و دەبی لەسەر سیستەمەکەی بڕۆن بەڵام لەگەر وەشدا وابزانم لێروکانش زۆر جەخت دەکەنەوە لەسەر زیادکردنی چالاکیەکان لە بۆ قوتابیان هەتا دەرەجەکی زیاتر بدرێتە یان حەقی زیاتر بدرێتە تەڵەبە لەسەر چالاکیەکان و لەسەر بەشداریکردنی ڕۆژانە. ئەگەر ئەمن وەکو مامۆستا هەموو دەرەجەکان تەڵەبەم هەیە مردیە ڕۆژانە زۆر خراپە بە زۆری دەبی ڕاکێشی هەتا قسەچی بکا بە زۆری دەبی ڕاکێشی هەتا بەشدار بیتن ئەوەش دەبی حساب بکرێ بەڵام دەبینی ماشەڵڵا لە مانگانە پرفکتە زۆر باشە ئەوەش دەبی حسابی لە بۆ بکەم نابی حەقی ئەوانکە بخۆم و نابی حەقی ویش بخۆم. فلۆیە فۆرمەتیڤ ئەسسمنت زۆر ڕەچاو دەکرێتن ئێستا کە باسی پێداگۆجیکەڵی نوێ دەکەین یان ئەپرۆچەکانی نوێی پێداگۆجی دەکەین. ئەدەروایز کەواتە ئەمن لێروکانە مامۆستایەکی زۆر تەقلیدی دەبم هیچ عیلاقەم پێی نییە لۆ ئیمپروڤی تەڵەبەکانی خۆم هیچ مشکلم نییە ئەمن تەنها دەمەوێت سەمەریەکەی لێوەرگرم. لێرە لەو حالەدا ئەتوو ئەگەر ئەو هات پەیڕەو کرد زۆر تەقلیدی بووی بەس ئەتیمادت کرد لەسەر سەمەری لەسەر سەمەتیڤ ئەسسمنت کەواتە ئەتوو بشکل غیر مباشر بەڕێگایەکی ناڕاستە و خۆی تەشجیعی قوتابیەکانی خۆت دەکەی لەسەر چ لەسەر دەرخکردن بە سەراحەت پێتان برێم. یعنی ئەو مامۆستانەی تەنها هەڵسەنگاندنی گشتی خۆیان لەسەر گرێدێک کۆتاییەکەی دەینن هیچ سەمەتیڤ کەواتە لێروکانە ئەمن تەنها بە تەڵەبەی دەرێم کاکە بڕۆ دەرخکە ئیمتیحانی فاینەڵ هەیە لەسەر ئەساسی ئەتوو هەڵسەنگاندن دەکەی وەچی سەفی شەشەکەی خۆمان بزەبت ئەو هایە ڕەنجی تەڵەبە چەند ساڵ لەک بە سەفی شەش 11 ساڵی پێش ئێستا هەمووی زەربی سفر دەکرێت لەسەر ئیمتیحانەکە لەوانەیە تەڵەبە مشەوەش بی لەوانەیە تەڵەبە نەخۆش بی لایەنی نەفسی وا ئیلا ئاخریه ئەوانە هەموو ڕەچاو ناکرێتن بەداخەوە. کەس پرسی بەڵێ مامۆستا فەرموو. بێزگەرە ئیمتیحانات مامۆستا ئەمە ئێستا کە باسی پێداگۆجی دەکەین پێداگۆجی نوێ دەرێتن ئەتوو نابی تەنها پشت بە ئیگزام ببەستی لۆ ئەوەی هەڵسەنگاندن لە بۆ قوتابیان بکەین فەرامۆش ناکرێ نابی فەرامۆش بکرێ بەڵام نابی 100% پشتی پێ ببەستی لۆ وەچ تازە باسم کرد تەڵەبەت هەیە نەخۆش دەکەوی تەڵەبەت هەیە تووشی حالت دەبی برێونەری هەمومان کەنا ئەستا یەک بەخۆشم کە باسی ئیمتیحان دەکەی لا ئیرادیەن نەفسیەن تەئسیرت لێ دەکا قەلەق دەبی مشەوەش دەبی حتا ئەگەما دەکەشت 100% زەبط کردبی لەوانەیە لا ئیرادیەن تەئسیرت لێ بکە غەڵەت جواب دەیەوە باشە قولە ئەمن وەکو قوتابی ساڵێکی کامل ماندی بوویمە ئیشم کردیە ئەوانە هەموو حیسابی لەسەر ناکرێتن حیسابی لە بۆ ناکرێتن حساب دەکرێتن لە بۆ ئەو سەعاتە و 2 سەعاتە و 3 سەعاتێک کە ئەمن دانیشتیمە وەڵامی چەند پرسیارێک بدەم ئەدی ئەمن لۆ ئەم نتماندی کردیەوە ساڵک قوتابی هەیە وە دەکا ئەمە زمانی ما ئێستەوە لەو گۆڕایە الحەمدولله زمانی ما لە ڕۆژانە زۆر ماندی دەبووین و خۆمان ماندی دەکرد و دەمان خیند و بەشداریمان دەکرد ئاخیری هیچ دەرەجە نەبوو لەسەر ڕۆژانە تەنها لەسەر ئیمتیحانی متر ئیمتیحانی فاینەڵ حتا بە مامۆستاشمان دەمان گۆ دیلوم ئەمەتماندی کرد لە خلالی ئەو ساڵەیە وەرە ئەو هۆمۆرکەی حەلکە وەرە ئەو کوزەی حەلکە و چەند کوزتان بەمە کردیە کە هەموو ڕەچاوت نەکرد کەواتە لۆ ئەمەتماندی کردیە قوتابیش وە دەکا وەلو ئەمە فەقیر بوون وەختی خۆی قسەمان نەدەکرد بەس قوتابی ئێستا ماشەڵڵا ئازایە قسەی دەکا و دێ مناقەشەشت لەگە دەکاتن وایە ئەمن کچی برام نارێم سەفی 5 ئێستا مامۆستایەک چەند کوز کردبوون ئاخری چی پێگوت بوون وەڵاو کوزانەتان لە بۆ حیساب ناکەم ڕۆژێک دەبینم عەسەبی بوو هاتبوو گوتمەوە لۆها عەسەبی گوتی ئەو مامۆستایە قەشمەریمان پێ دەکا
نەسەن گوتی قەشبەریمان پێ دەکا تی ئەمەی ماندی کرد و ئەوەندە خیندمان واخیری وەڵاو کوزانە هیچتا لە بۆ حیساب ناکەم ئەمسادا یعنی من دارەوە هەست دەکا کە ماندیبوونی وی زەربی سفری کرایە ئەوجا لۆیێ بەڕاستی یعنی یەکەکە لەو شتانەی کە بەجددی پێم خۆشە ئەمن یەک وەکو خۆم وەکو مامۆستا کە ئێستا ڕەچاو دەکرێتن لە قوتابخانەکان و لە کۆلێژەکانش ڕەنجی تەڵەبەی بە فیڕۆ نەڕوە لە خلالی ساڵەکی دراسی کامل وەچی گۆچمان جیاوازی هەیە ئەوە جیاوازیەکان بەدەردەخا بەری مامۆستا فەرموو ڕاست ڕاست ئەگەر فەرقی ئەو دوێ بکەین لە مەکتەبی ئەو شتەمان نییە لەسەر لە دەوڵەکەی تەنها ڕێنینگت هەیە لسینگی تاوان بکەین بەس لە ئاخیری ئیمتحانت هەیە امتحانەکە لە 6 دەرەجەیە تەنها ڕایتینگ کرد لەسەر 100 دەرەجەی ئەو تەڵەبەی 6 دەرەجەی تەنها لەسەر ڕایتینگ کرد و 20 دەرەجە لەسەر ئەکسامی ڕایتینگت هەیە 20 دەرەجە دەمێتەوە ئەو 20 دەرەجەیە تو دێگەدا بەش دەکەیت لێی لەسەر مەسەلە ئەکتیڤیتی چارەچیە دەکەن لەسەر سوودشی فتقييم طلبي بارشين طلبي دوست بۆ شێوازی بکات و لەسەر بەس ڕایتینگ بکەیت چکە طلبەی خۆ باس کرد لە مۆڵی لە سپیکینگی باش لە سپیکر لە سنجی باش بەس ئیمتحانەکان بەس ڕایتینگ ڕاستە یعنی ڕاستە ئەمە دەمانەوێت ریفۆرم بکەین و گۆڕانکاری بکەین بەڵام لەگەر وەژدا هەندێک ئەنظیمە و قەوانین هەیە هەندێک ڕێنمایی هەندێک هەندێک ڕیگولیشن هەیە ئەمە ناتوانین لێلادەین کەواتە چ هەیە لێمان لە زانکۆیەک لە قوتابخانەك لە وەزارەتی خوێندنی باڵایان لە وەزارەتی پەروەردە مەجبورین ئەمە بەڕێ ڕێنماییەکان دابڕین لەگەر وی نیمە ئەنه ئەوەندە نمرایان ئەوەندە مارکە بدرێتە یعنی 6 وابزانم 6 نمرە لەسەر ڕایتینگەکە بەشێکی زۆر کەمە لەسەر ڕۆژەکانی دیکە بەڵام ئەو وەکو دەستپێکە قەیناکە وەکو دەستپێکە مشکلە نییە بە ئەوها بڕوە ئەگەرە تو باسی مەکتەبەکان دەکەی باشە مەثەلەن مەجای چالاکی و مەجای قسەکردنی تەڵەبە و ڕۆژانە لە کۆلێژ زیاترە ئەگەر بەراوردی بکەین بە قوتابخانەکان بەڵام هێشتا لە کۆلێژ زۆر کەمترە نمرەکە لەوەی کە ئەتوڕەچاو تو باز دەکەی باسی 20 لە کۆلێژ 10 دەرەجەی لەسەرە هەندێک کۆلیات هەیە هەر 5 دەرەجەی لەسەرە نەک 10 دەرەجە لەسەر ڕۆژانە بەڵام خۆش ینی لایەنە باشەکان لایەنە پۆزیتیڤەکان چییە کە دەستی پێکردیە بێتەوە ناو بواری خوێندنمان و ناو سیستەمی خوێندنمان بمانەوێ کوردی گۆتەنی لە بڕێک ببینە شتێکی زۆر گەورە ئەوە ناکرێت شتەکە دەبی ستێپ بای ستێپ بکرێتن یعنی تەدریجی ئەمە لەسەری بڕۆین هەتا پێمان بکرێ ئەو تێگەیشتنە لە لای مامۆستا لەلایەن قوتابی لەلایەن داکوبابان لە حالەتینگۆ دەبی تێیان بگەینین چیهام باشترە لە بۆ مەسلحەتی قوتابی دەبی پەیڕەو بکرێ عەدالەتە عەدالەت نییە ئەو 6 بە 20 بەڵام وەکو دەستپێکێک ئەوها دەستی پێکردی قەیناکە سەبر دەست پێ دەکەی احتیمالە لە بۆ 2 ساڵی دیکە 3 ساڵی دیکە 4 ساڵی دیکە دەگۆڕدرێ ڕێژەکە کەمتر دەبیتن لەو حالەتەدا خاصەتەن ئێستا ئەمە گوێتان لێ بووە لە زانکۆیەکان سیستەمە چینوەی وا پەیڕەو دەکرێت حەسەب تێگەیشتنیشم وا دەستیان پێکردی لەسەر قوتابخانەکانش پەیڕەوکەن چکە معنای نییە تو لە کۆلێژەکان دەست پێ دەکەی و کە ئەساسەکە قوتابخانەیە دەستی پێ نەکردیە ئەویش بڵۆنە پرۆسێسە کە ئێستا پەیڕەو دەکرێت یەک لە شتەکانی بڵۆنە پرۆسێسە ئەوەیە کە زۆر جەخت دەکا لەسەر چالاکی قوتابیان لەسەر پێدەگوترێت the workload of student ئیشی ڕەنجی قوتابیە ئیشی ڕەنجی قوتابیە بەبێ ئەوەی پەیڕەوی ئەو شتانە بکەی بەخوای ناکرێتن پەیڕەوی ئەو شتانەشت کرد بەبێ ئەوەی تعدیلات بکەی لەسەر دابشکردنی مارکەکانش ئەوەش ناکرێتن ئەوەش سەقەت دەبی پرۆسەکە بەڵام وەکو دەستپێکەک دەستی پێکردیە 100% جوانە و گونجاوە نەخێوانیە بەڕێزان ئەمە کە لە فنلەندای بووین یەک قسەچیان بەمە کرد زۆر بەدڵم بوو بەڕاستی ئەو قسەیە ئەمە لەوێن دەربووین و ماندی بووین و ئیشمان کرد و یعنی کوبرێ تەموحەکی زۆرمان هەبوو گوتماوەچی دەگەڕێنەوە کوردستان ئەوها دەکەین ئەوها دەکەین گوتیان ئەنگۆ دەتانەوێ چاکردنەوە بکەن لە سیستەمی خوێندنی خۆتان بەڵام بە یەک کلیک ناکرێ بە ساڵێک و 2 ساڵ ناکرێ بە 10 ساڵش ناکرێ گوتی ئەمە 75 ساڵە ئیشی لەسە دەکەین یەڵا بووینە سیستەمی ڕقم یەک لە دنیای هەمووتان دەزانن فنلەندە سیستەمی ڕقم یەک لە ئیدوکیشن لە دنیایە گوتی بە بەلاش نەگەیشتینە ئەو شوێنە ئەوها بە ئاسانیش نەگەیشتینە ئەو شوێنە ئیشەکی یەکجار زۆرمان کردیە ئەمن یەک بە خۆم وا تێدەگەیشتم کە فنلەندا ئیمتیحانی
وەکو هی خۆمان سەفی شەشی نییە بە کەلۆریۆی نییە ئەمن وامزانی بوو نەمزانی کە چینەوێن دەر ئەمەیان بردە مەکتەبەکان نەخێر ئیمتیحانیان هەیە وەچی سەفی شەش بەڵام داڕشتنی ئیمتیحانەکە جیاوازە ئیمتیحانیوان 600 نییە لەسەر یەکە یعنی بەرزترین نمرە یەکە پۆینت 2 هەیە پۆینت 3 هەیە پۆینت 4 هەیە دیڤاید دەکرێت هەر پۆینتێک مەگزیمەم و مینیمەمی هەیە باسی شتێک دەکاتن کە لێمان پرسین گوتمان باشە ئەنگۆ پاشەوی کە ئەو تەڵەبە یعنی ئیمتیحانێک هەیە ناشنەڵ ئیگزام پێدەگوترێ لە کنەخۆیان ئیمتیحانێکی وەتەنی بابرین ئەو ئیمتیحانە تەڵەبە دەبی وەری بگریتن ئەگە بێوێ بستەوە ستێجی باش ناوەند ستێجی پاش 12 خۆمان بابرین یعنی بێوێ بستە کۆڵج یان بێوێ بستە ڤۆکیشنەڵ سکول ڤۆکیشنەڵ سکول یعنی تعلیمی مهنی تیجارە و سناعە و ئەو شتانە لۆ ئەوەی تەڵەبە بکرێ بستەوە ئەو قۆناغە دەبی ئەو ئیمتیحانە نەشنڵی بکاتن گوتم باشە لێمان پرسین گوتمان باشە هەموو ڕەنجی تەڵەبەکە تەنها لەسەر ئەو ئیمتیحانەی کە وەردەگریتن گوتی نەخێر گوتی مارکەکە دابەش دەکرێ بەشەکە لەسەر چالاکیەکانی خۆی لەو ماوەی خوێندنی خۆی چی کردیە و چی نەکردیە بەشەکی دیکە لەسەر ئەو ئیمتیحانە ئاستی خۆی لەو ئیمتیحانەیە یعنی بزانە بەڕێزان فەرامۆشی دیەماندی بوونی تەڵەبە و ئیش جەختی تەڵەبەی چی کردیە و چی نەکردیە هەردووچی پەیڕەو کردیە ئەوە بە ڕۆژێک و دوو ڕۆژ ناکرێ جارێک و دووجار ناکرێ ئەکید پێویستی بە ڕیفۆرمەکی یەکجار زۆر هەیە هەتا هەردوو لالێ تێ بگا و بتوانی ئیشی لەسەر بکە کەس پرسیاری هەیە ئیتکە ئۆکێ لۆ ئەوەی پێمان بکرێ ئەسسمەنتێکی باش دروست بکەین ئێستا مامۆستا هەیە لەوانەیە بپرسی چ کلیلەک هەیە هەتا بزانم ئەو ئەسسمەنتەی ئەمن کردیتم گونجاوە قەزم چییە لەگە ئەو ئەسسمەنتەی ئەمە کردیتم شێوازی داڕشتنی پرسیارەکانە شێوازی داڕشتنی ئەو پرسیارانەی ئەتو دەیکەی لە ئیگزامەک لە ئیمتیحانێک ئایا ڕاست ئایا دروستە چی حکم دەکا لەسەر ئەوەی ئەتو ئەو ئیگزامەی کە داتنایە پرسیاری یەکەمە مەثەڵەن پێناسەیە پرسیاری دووەمە داڕشتنە پرسیاری سێیەمە ڕاست و چەوتە پرسیاری چارەمە مەسەلەن بۆشاییە هەتا کۆتایی کو حکم دەکەی لەسەر ئەتو ئەو پرسیارانەی تو ڕاستە هەندێک خاڵ هەیە دەبی ڕەچاو بکرێ لە کاتی دیزاینکردنی پرسیارەکان یەک لەوان پێدەگوترێت چ ڤاڵیدیتی ڕاستی و دروستی پرسیارەکانی خۆم ئایا پرسیارەکانی من چەند ڤاڵدن چەند گونجاون چەند ڕاستن تەماشا ڤاڵیدیتی لێرە دەرێتن چ It's the extent which a test measure what you intend to measure of your student. ئایا ئەتو فعلا ئەو ئیگزامەی داتنایە توانیتی قیاسی ئەو learning outcome-ت لە بۆ بکە کە ئەتو فعلا مەبەستە لەو هەڵسەنگاندنە پرسیاری یەکەمم دەیەوێ learning outcome-ک لە بۆم هەڵسەنگاندن بکە پرسیاری دووەمم دەیەوێ learning outcome-ی دیکەم لە بۆ هەڵسەنگاندن بکە سێیەم چارەم پێنجەم وازحە کەواتە هەر پرسیارێک کە کردم ئایا توانی ئەگە تەمەشا بکەن تازە پێشدە من گوتم کەلیمەی مەژەر زۆر گرینگە هەڵسەنگاندن قیاسکردن پێوانەکردن ئایا توانی پێوانەکردنی تێگەیشتنی تەڵەبەکەی من بکاتن لێرە ئایا ئەمن لێرە وەکو ئەوەیانە بزەبت بەڕێزان وەکو ئەو گەمەتان دیتی ئەو ئەڕۆیانە وەکو ئەو ئەڕێونیانە بزەبت ئەو هایە ئایا ئەمن نەفسی تێست ئەگە دووبارە بکەمەوە چەند جارێک بتوانم هەمووی لە چەقی ئەو سەرکڵی بیتن جارێک دێتە ئێرە جارێک دێتە ئێرە جارێک دێتە ئێرە ئەگە وەی کرد کەواتە معنای ئەوەیە ئەمن ئیگزامەکەی من ڤاڵد نییە ئیگزامەکەی من سەقەتە ئیگزامەکەی من پێویستی بە چ هەیە پێویستی بە ریفۆرم هەیە کەواتە ئەمن هەتا بتوانم بزانم تێستەکەی خۆم کە حازرم کردیە چەند دقیقە چەند ئەکیورتە ئەوە پێدەگوترێت چ پێدەگوترێت ڤاڵیدیتی ئەوە خاڵی یەکەم لە ڤاڵیدیتی طبعاً ڤاڵیدیتی زۆر تایپی هەیە هەمووی باس ناکەم بەڵام ئەو دوو شتەی باس دەکەم کە گرنگە لە بۆمان تایپی ڤاڵیدیتی یەکێکە لە تایپەکانی ڤاڵیدیتی چی پێدەگوترێت فەیس ڤاڵیدیتی فەیس ڤاڵیدیتی شمولی چ دەکاتن ئەو ئەسسمەنتەی تو
ئەو ئەسسمنتەی تو حەزرت کردیە ئایا ئایتەمەکانی وی گونجاوە لەگەر ئاستی قوتابیەکانی تو پرسیارەکانی تو گونجاوە لەگەر ئاستی قوتابیەکان شێوازی داڕشتنی پرسیارەکانت گونجاوە لەگەر ئاستی قوتابیەکان زۆر جار هەیە بە عەرەبی مەسەلەکێ دەرێت فهم السؤال نصف الجواب ئەگەر ئەمن لە سوالەکەی تێنەگەیشتم ناتوانم جواب بدەمەوە فلوێ لە کاتی داڕشتنی تو هەتا ئەمن بتوانم برێم فعلا پرسیارەکانی تو گونجاوە ڕاستە دەبی داڕشتنەکەی توش لە بۆ هەر پرسیارێک لە پرسیارەکان دەبی گونجاو بیتن شتێکی دیکەش هەیە لە فەیز ڤاڵیدیتی ئەو دەتوانن زۆر بە ئاسانی بیکەن ئەو کەسانەی کە نفسی اختصاصی تویان هەیە بیان دێ پرسیارەکانیان بدێ برێت خوارەوەرە بخینە بزانە ئەتولی تێدەگەی بزانە وازەحە ئەکید ئەویش نفسی منهەجی توی دەرێتەوە بابرین لەو کاتە پێت دەرێ ئەرێ ئەو پرسیارە ئەو هایە یعنی ڕای خۆت دەداتێ ڕایەکی دووەم ئەمە هەموو جاری دەرێن دوو چاو لە چاوەکی باشترە ئەو غەڵەتانەی کە تو کردیتت لەوانەیە تو نەیبینی یان بە ئاستی مێشتی خۆت ئیشت کردە دەبی ئەتو خاستە لە بۆ ئەوانەی کە تازەنە لە وانەوتنەوە بپرسە لەو کەسانی کە زیاتر شارەزاییان هەیە دەتوانی فیدباک لێرە کە باسی فیدباکمان کرد دەتوانی فیدباکری وەربگری یان ئەتو مەثەلەن پرسیارەکەت نووسینی پرسیارەکەت بڕک قورسە زەحمەتە تەڵەبە بە جوانی تێناگاتن دانی دەتوانی بکەیت شتێکی دیکەش هەیە لێرەوە لەو باسم نەکردیە لەولایە دێم حەز دەکەم باسکەم لێرە لە بۆتان کات بەڕێزان کات زۆر گرنگە لە کاتی دانانی پرسیار ڕاستە ئەتو مەثەلەن کە پرسیار دادنی حسابی 45 دقەی دەکەی با برێن دەرسەکەی گۆ 45 دقەیە حسابی 45 دقەی دەکەی ئەمن یەک بەخۆم چ دەکەم ئەوە نازام لەوانەیە من غەڵەت بەڵام ئەم یەک بخۆم وە دەکەم حتا لەگە تەڵەبەکانی خۆم هەموو جارێک کە پرسیارم دانا ئۆکەی دێم چ دەکەم پرسیارەکان دەینم سەعات لەکنە خۆم دادنێم مەسەلەن پرسیارەکانم دانایە بای سەعاتی لەکنە خۆم دادنێم خەموو دەفتەر و شتەکانم قەپات دەکەم سەعاتەکەی پێ دەکەم حساب دەکەم کە ئەنەوە ئەم تەڵەبەمە لەناو ئیمتیحانی دانیشتی پرسیار دەخینم ئەو جا یەکسەر نایکەم مەثەلەن ئەوڕۆ پرسیارم دانا ئەو گۆش ئەو هافکردکەنەوە بەڕێزان ئەوڕۆ پرسیارت دانا دەبی بە وەڵامەوە دابنی ئەو بیکەنە قاعیدە هەر پرسیارەکەت دانا وەڵامیشی لەگەر دابنێ ئۆکەی دوو ڕۆژ بن و لەسەری سێ ڕۆژ بن و لەسەری وەرە بینە بریدەی بینە پرسیارەکان دەینم سەعاتەکەی دادەنێم دێم بە خۆم جواب دەدەمەوە ئۆکەی بزانە چەندت پێ دەچی کات کەواتە ڕێزای ئەتو ئەکسپێرتی بخۆت سوالەکانیشت دانایە بخۆشت وڵامەکان دەزانی دەمەشا بکە چەند کاتت پێچوو بەس بنووسین بەبێ ئەوەی بیرکەوە چکە تو بیرکردنەوە تۆ چێتە بەخۆت سوالت دانایە وایە یعنی دەرخت کردی شتەکە باش دەزانی ئەلفوبایەکەی بەس بنووسین بزانە چەند کاتت پێ دەچیتن ئۆکەی تەماشا دەکەی مەثەلەن ئەتو لە 45 دقە 20 دقەت پێچوو 20 دقەت پێچوو زۆرە کەواتە پرسیارەکانی تو زۆرە یان پرسیارەکانی تو قورسە تو بەبێ بیرکردنەوە 20 دقەت پێچوو ئێری تەڵەبەی فەقیر کە وەچی تو شارەزانیە وەچی تو ئەکسپێرت نییە ئەتو بەس بنووسین 20 دقەت پێچوو کەواتە لەو حالەتەدا دەبی پێداچوونەوەک بکەی بە قورسی پرسیارەکانت یان بە درێژی و کورتی پرسیارەکانت یان بە زۆری پرسیارەکانت باوەڕتان هەبی ئەو ئیشەم ئەمن یەک بخۆم چەند ساڵە ئەو شتەی پەیڕەو دەکەم زۆر ئیسیفادە مێ کردیە زۆر جار تەڵەبە هەیە گلەی دەکات دە پرسیارەکان زۆرە زەحمەتە قورسا پێ ڕانەگەیشتین وایە ئەو تەکنیکەی بکە لەو خۆت زۆر بە ئاسانی دەتوانی کۆنتترۆلی تایمی ئەوەی بکەی کە تەڵەبە چەند تایمی پێویستە هەتا پێ بکرێ خلالی ئەو تایمەی کە ئەتو لە بۆت دانایە پێ بکرێ وەڵامی پرسیارەکانت بدە ئەوە بە نسبەت فەیز ڤاڵیدیتی کە زۆرش گرنگە لە ڤاڵیدیتی بیزانین کە ئەویش پێدەگوترێت چ پێدەگوترێت کۆنتنت ڤاڵیدیتی ئایا ئەو پرسیارانەی کە ئەتو هینایتت پەیوەندیەکی ڕاستە و خۆی هەیە لەگەر ئەو تۆپەکانەی کە ئەتو کەڤەرت کردیە لەگەڵ قوتابیانیان نە دەبێت دائیمەن وا ڕەچاو بکەین ئایا توانی هەڵسەنگاندنی ئەو بەشەی بکاتن یعنی ئەو پرسیارەی کە ئەتو داتنایە ڕاستە و خۆ پەیوەندی هەیە بەو بەشەی کە ئەتو شەرحت کردیە لە بۆ قوتابیانیان نە نەچی پرسیارە چتکەی لۆ بینی مەثەلەن زۆر جار هەیە مامۆستا دەرێتن چقەیدیە با پرسیارێکی بینم لەو بەشەی کە داخل نەبووە لە ئیمتیحانی بەڵام پێشتر خوێندیتی قوتابی
مثلا چاپتەرت کردیە امتحانت پێ کردیە یەکەم و دووەم دوای هاتی چاپتەری سێم و چارەم امتحانت پێ کرد بەڵام شتێکت لۆ هینا کە باست کردیە لە یەکەم و لە دووەم بەڵام داخل نەبوو لە بۆ امتحانی ئەو جارە ئەوە عەدالەت نییە بەڕێزان ئەوە ڤاڵیدیتی ناکا لە ئیشەکەی تو بەڵێ مامۆستا پرسیارێکی فکری لە چ لۆی دەکەی لێی دەکەی بەس پەیوەندی بە شەرحەکە هەیە تەواو ئەوە اعتیادیە زۆر اعتیادیە دەتوانی پۆینتیشی لەسەدا بنی دەتوانی ڕەچاوی جیاوازی قوتابیانش بکەی پۆینتی لەسەدا بنی بەڵام مەفروزە شەرحت کردی بی باسی سیارەی لۆ بکەی بچی پرسیارێکی لۆ بینی لەسەر ماتۆڕی ئەوە نابیتن ئەگە پرسیارێکی ئەمن لەگەر وەما کە پرسیاری فکری ئەگە لەناو ئیمتیحانش نەبیتن بە شەفەهی بپرسە لە قوتابیەکانت کە شتێک باسکەیان وەرە لە ئەوەی تێست بکەی ئایا فعلەن تەڵەبەکانی تو جێتان لەوەی بووە بلوم تەصنیفی بلوم تەصنیفی ئاستی تێگەیشتنی قوتابیەکان دەکاتن کو تەصنیف دەکات کە باسی هەڕەمی بلوم دەکەین بەڕێزان هەڕەمی بلوم تەصنیفی کردیە ئاستەکان لە ئاستی یەکەمدا ریمەمبەر بیرهینانەوە ئۆکەی دوام دەستەوە ئەندرستان دوایە پاشەوی دێتەوە سەر چ تێگەیشتن ئەپلایکردن ئەنالیسیس شیکردنەوە هەتا دەستەوە سەری کریێتیڤیتی بەداخەوە لە پرۆسەکانی فێربوون بەخوای لە زانکۆش زۆربەی زۆری لە دوو ئاستی یەکەم هەندێکێک دەستە سەری هەندێکێک دەستە سەری بەڵام لێر و کانە ئەسەلەوانەیە تو برێ وەڵی ئەو قوتابیانە لەبەر ئەوەی جارێ بچکەنە و ئاستیان زۆر کەمترە ئەمە زیاتر زەخت دەکەینەوە لە دوو ئاستی یەکەم کە ئەویش ریمەمبەر ئەند ئەندرستاند بیرهینانەوە لەگە تێگەیشتن ڕاستە بیرهینانەوە تێگەیشتن لە حالەتی ئینگۆ زەڕورە بەڵام ئەوە معنای ئەوە نییە من هەندێک بەسەر نەکەوم نەچمەوە ئیڤالویشن هەندێک بەسەر نەکەوم نەچمەوە ئەنالیسیس شیکردنەوە هەندێک سەر نەکەوم نەچمەوە ئەپلای جێبەجێکردن ئەتوو کە پڵەس و ماینەست شەرح کرد لە بۆ تەڵەبە ئەوە ریمەمبەر و ئەندرستاندا کە داوات کرد لە تەڵەبە لە قوتابیەکەی خۆت داوات کرد وەرە ئەگزامپڵەکەم لە بۆ حەلکە ئەوە ئەپلایە ئەوە جێبەجێکردنە کامیشی باسی ئاوڵناو و ڕاناوم کرد لە بۆ قوتابیەکەی خۆم کە ڕستەکەم لە بۆ هینە پێم گوت وەرە ئەو ڕستەیەم لە بۆ شیکەوە توانی دیاری بکە ئەوە ڕاناوە ئەوە ئاوڵناوە ئەوە شیکردنەوەیە بەڕێزان ئەوە ئەپلایە تەڵەبە کە داوای لە تەڵەبەکەت کرد برێ بە خۆت ڕستەکەم بدەیێ ئەوە تو گەیشتی ئەپلای یعنی مەرێ وەڵە تەڵەبەی بیسیک سکولن ناتان شەی بکەن بەڵێ زۆر بتوانین بیکەن بەس قورسیەکەی کەمترە لەبەر ئەوەی لەگەر ئاستی وی دەگونجێتن فەلۆیە زۆر گرنگە ئەو کۆنتێنتەی ئەتو دەیکەی یان ئەو پرسیارانەی کە دەیکەی لە قوتابیان کە داوای پرسیارێکی فکری لێ دەکەی یان پرسیارێکی فکری لێ ئاراستە دەکەی دەبی بە حسابی مێشی قوتابیەکەی دەکەی ئینگلیز قسەیان هەیە دەرێ when you take a decision put yourself in their shoes زۆر خۆش ئەو قسەیە دەری هەر قسەکت کرد هەر شتەکت کرد بڕیار مەدە بە خۆت لەسەر فی خۆت لەسەر مێشتی خۆت دائیمەن خۆت لە جێواندانێ ئەوجە پرسیار بکە ئەوجە بڕیار بدە ئەوجە بزانە فیدباگەکە کووە ئۆکەی بەڕێزان ئەوە یەکەکە لەو شتانەی کە پێویستە ئەمە ڕەچاوی بکەین خاڵەکی دووەممان هەیە کە پێویستە ئەمە ڕەچاوی بکەین لە کاتی دانانی هەڵسەنگاندنەکانی خۆمان کە ئەویش ڕڵایەبڵتیە گونجاندنە ئایا ئەو پرسیاران هەڵسەنگاندنانەی ئەمن کردم قیاسی ئەگەر هاتوو هەمان هەڵسەنگاندنمدا هەمان ڕزەڵتم دەداتێ یان نەئە ڕزەڵتەکانی من ڕڵایەبڵە یان نەئە یعنی هەمان هەڵسەنگاندن دووبارە بکەمەوە لە بۆ قوتابیەکانی خۆم هەمان ڕێژەی دەرەجەی وەردەگرم یان هەمان ڕێژەی دەرەجەی وەرناگرم مەسەلەن تێستەکەت کرد لە بۆ قوتابیەکانت مەجموعە تەڵەبەک 50-50 هیدا هەمان تێست بکە لە بۆ هەمان قوتابیان بەبێوی هیچ بگۆڕی لە تێستەکە دەبینی لەوانێت تەڵەبەکانی تو بە 50 کەمتریان وەرگرت یان هەندێک بەرزتر بوو هەندێک بە ڕێژەی یەکجار زۆر بەرزتر بوو بەبێوی هیچ گۆڕانکاری یەک بکەین لە پرسیارەکان لە
طلبان نلا أو كواتا مشكلة كيلو كان خلل كيلا برسيارة كانت تو بيوستر بيداتشونا وش بيدكي ليرو كان أجت مشاهد شيء بكين أو example شيء زور بسيطة لسر reliability باسی validity مان کرد ئەگەر بە بیرتان دێ validity گوتمان چەندجار دووبارەی بکەینەوە بێتەوە ناو چەقی باز نەکەیە ئەوە reliable بەڵام valid نییە اوكي reliable لو هەموویان تقریبا نفسی ئاستیان هینە بەڵام نفسی شێواز نەبوو و ئەگەر بین تەمەشای ئەوەی بکەین reliable و valid چەندجار دووبارەم کردەوە هەموویان لە چەقەکەی دەرەجەیان هینە هەمووشیان نفسی ئاستیان هەبوو کەواتە لێروکانە تێستەکەی من تەواوە دوو شتی کەمایە کە باسکەین لە تێستەکان و لە هەڵسەنگاندنەکان ئەویش acceptability ئایا acceptable ئەو مەژەرمەنتە ئەپرۆپریەتە مارکی لەسەر دانرایە یان دانرایە مارکەکانش بە عەدالەت دابەش کرایە یان دابەش نەکرایە ئەوە زۆر مهمە لۆ ئەوەی ڕەچاوی بکەین ئاخر شتش کە باز دەکرێتن لە ئەسسمنت فیزیبڵیتیە ئەو فیزیبڵیتیە شمولی چی دەکاتن ئایا ئەتو پێت دەکرێت زۆر کەس هەیە مەثەڵەن هەڵسەنگاندنێک دروست دەکاتن ناتوانێت تو لەسەر ئەرضی واقع جێبەجێ بکەی یان ئەنجامەکەی ناتوانی هەڵسەنگاندنێکی مەزبوطی لە بۆ دەکەی ئەوە نابێتن فیزیبڵیتی دەرێتن ئایا ئەتوو تووڵی گونجاوت هەیە قەلەم وەرەقەت هەیە شوێنی گونجاوت هەیە یعنی ئەوە زیاتر علاقەی بە یوتیلایزیشن پێدەگوترێت یعنی زیاتر علاقەی بەوەیە کە ئایا تو پێت کرا ژینگەی گونجاوی لە بۆ ئەو تێستەیە پەیڕە بکەی یان حازر بکەی ئامادە بکەی هەتا پێت بکرێ بیکەی یان نەیکەی وازەحە بەڕێزان کەس پرسیارە کۆمنتێکی هەیە شتێکی هەیە دێ باسکەین زیاتر دەربارەی ئەسسمنتەکان و هەڵسەنگاندنەکان اوكي شتك هي بلى مامسا بلى نفس المعنى بلى تبي كاتك تسمي يعني اگر بقول اول امتحان كنت سبيش كم يعني تبي عندك كاتبة جيبيلا يقدر روجي لسر بجيبيلا حتى بزاني آية طلبكي تو نفسي جواب داداتوا تواني نفسي ولامي باش يعني نفسي ولامي خراب جواب ولا سري يعني أستكي هيج فرقي نكرد بله طبعا مفروضة وابيتن أو زبر إذا مشكلة سلمانية كبريتن أوكي دكتورة أو لسر آسي طلبة شهادة وصي لقرت أنا لسر آسي طلبة شهادة وصي دارشان مجموعة دو كتابي مهبو أو بفعلي أو إيش لسر experience مكردية كتابيكم هبو قلتي امتحانم كردن باش نبو لامتحانك مجموعة باش ومجموعة أخرى قطعا رزان طلبة جوازة بس أو كتابية باش نبو لامتحاني أمش قلتم أوكي دكتورة بخواي بي من نكرا بخيني منا بلا بلا عذركاني طلبة مش قلتم أوكي مشكلة حفتي دابي ورا نفسي مادة هي تطلبوا فرق أو ناكم نا ورقك زيادة كم نا ورقك كم نفسي مادة كداخل بولا بامتحاني كم ولا امتحان ده كم وديسان قلت أوكي دكتورة والله هات مادة نفسي برسيار شو منقول هنا رقمك منقول ريبو فارزة شو منقول ريبو لسان خراب هات قلت دكتورة من توقع من هذا كده برسيار أنا بيني لسان عذرك تكيدي توا أحول قلت مش مشكلة بخينا داش كم امتحان ده كم قلت نفسي مادة قلت نفسي مادة تي دكتورة قلت مش علاقتها تو نفسي مادة امتحان ده كم نفسي برسيار من أبو هنا لسان خراب بو هو تسيري ذاك يا الطلبة هو تسيري ذاك يا الطلبة أنا بجدي يعني هو يا فروق فردي يا تيست يا reliability يا validity يا ريتش بس مهاني قلت مباشرة ورتهم بقينا أتدخيني وشي أمن مدددمي أو جبر إذا باسي طلبي كلية ده كم كمفروضة يعني جيشتي تأستك مصلحتي خوي بزاني اللي هو طلبي إعدادي أو طلبي متوسطة أو طلبي ابتدائي يعني براستي هندك شيء أجداكوا بابكش وابزان دبين أوشته عندك هيداكوا بابكش إهماله زور اهتمامنا لا بابا كتابي دري عندي مكتب إيش تيا با مكتب فيري بكا وين يعني عنقو دايبين أوشته بالضبط دري أو إذا هنقو مشكلة كأوي دري بارج ده ما من نبيتو فيري كي عادي فأو مشاكلانة هي ورقتو أو طلبية بحش قلتم ورتهم بقيني أتولو يعني
ئەوە حالەتەکە لەوتان باز دەکەم ئەتولۆ ئەوها جواب گوتم دەخینی و والله دکتۆرە دەخین گوتم کو دەخینی خۆتمان دی کە هەندێک لەگە تەڵەب قەیدیە گوتم کو دەخینی گوتی ئەوها دەخینم گوتم ئەو غەڵەتە خوێندنی تو شێوازی خوێندنی تو غەڵەتە ئەوها گوتم کاکە خوێندن لە بۆ هەر بابەتەك فەرقی هەیە لەگە بابەتەکی دیکە بابەتی من حیسابیە بابەتی من ڕیاضیاتی تێدایە بابەتی من کۆنسەپتی فیزیاوی تێدایە دەبێت تو بۆ شێوازە بخینە گوتم وەرە گوتم باشە ئەدیا من وەچی پێ دەرێم ئەنگۆ لەوانەیە زیاتر فیسکەن تو وەچی پێ دەرێم لە محاضەڕەی چێ تێنەگەیشتیە لەو قسان ناکەی وڵا شەرمێ دەکەم هەیە ئەو شانش هەیە وڵا شەرمێ دەکەم مامۆستا گوتم ئۆکەی کاکە وەرە هەفتەک هەموو ڕۆژێ وەرە سەعاتێک ئەم دەرست پێ دەرێم فعلا هات لەگەرە من سەعاتێک کاکە ئەوها بخینە ئەوها مەخینە ئەوها بکە پێدا چوونەوەکەم کرد بە نەفسی ئەو بابەتەی کە داخل بوو لە بۆ ئیمتیحانێ تم بڕۆ دیسان بخینە وەرە ئیمتیحان بدە ئەو جارە باشتر بوو بەڵام زۆر باش نەبوو یعنی برێم وەڵاهی زۆر بەقەت بەخوای ئەومان دیبوونێ کە لەگەری کردم هەفتەک کامل وەرە سەعاتێک هەموو ڕۆژ مهم هەندێک باشتر بوو گوتی دکتۆرە تخوا دەرەجەکانی کەم لە بۆ حساب ناکەی ئەوم لە بۆ حساب دەکەی گوتم لە بۆ حساب دەکەم بە شەرتێک ئیمتیحانە شتەکەمان کە کرد ئەگەر ئەتوو باشت هینا لەو ئیمتیحانەکەی دیکە گوتم وعد بی ئەو دووەت لە بۆ حساب ناکەم ئەوت لە بۆ حساب دەکەم فعلا لەو ئیمتیحانەکەی پاشوی دەرەجەی باشی هینا ماندی بوو خوێندی لەوانەیە ئەو شتە هەیە بەڕێزانم لۆ ئەو قسەیە دەکەم ئەنگۆش فەیز دەکەن دەبینی تەڵەبەکە لەما لێ لەوانەیە ئیهمال کرابیتن داکو بابەکە زۆر ئەوەی ناکە ئەتوو لە خلالی هەستەنگاندنی بەردەوام لە بۆت بە دیار دەکەوی عیبی ئەو قوتابیە لەچێیە ترسەکی هەیە بە شێوازەکی غەڵەت دەخینیتن لێ تێنەگەیشتیە نازانی کو بخینیتن ئەوانە هەیە لە کنەنگۆ مەرێ وەڵا تەڵەبەی کولیە فەرقی هەیە لەگەر هیچ فەرقی نییە بەخوای تەڵەبە هەر تەڵەبەیە خۆشتان بڕۆن ئستە ببنە تەڵەبە نەفسی مەشاکلتان توش دەبیتن ئەوە تەڵەبە هەر تەڵەبەیە فلوێ دەبێت تو هەندێک خۆتماندی بکە لەگەر خۆشبەختانش کە تازە دیتم لە ئینترۆداکشنەکەی مامۆستا ڕۆژان کە باسی کرد ئەو سۆشیەڵەکانی گۆ ئەوانەی کە سۆشیەڵتان هەیە ئەو منتۆرەکان سوپەرڤایزەرەکان ئەوە بکیممە بەڕاستی ئەگە بەخۆشت پێت نەکرا بەخۆشت نیە فڕدە سەروان بە ئەوان بخۆم بچن بێچنەوە بزانن مەوزوعەکە چییە لێ ئەو هاو لە ئەوهانیە يعني ئیشەکی ئاسان نییە بەڵام دەبی خۆمان لەگەری بگونجێنین any other questions پرسیار دیکە اوكي یەکێکە لەو شتانێک کە بەڕاستی پێویستە ئەتوو وەکو مامۆستا زۆر جار هەیە ئەمە باز دەکەین دەرێن وەڵاهی هەسەنگاندن دەبی شەفافیەتی تێدابی هەسەنگاندن دەبی گونجاوبی هەسەنگاندن دەبی هەم قوتابی بزانیتن و هەم بەخۆشت بزانی شتێک هەیە پێ دەگوترێت ڕوبریک یعنی چ وەکو جەدوەلەکە ئەتوو مامۆستا حازری دەکەی چی تێدایە ئەو جەدوەلە عەفیە بالضبط ئەتوو وەکو عەقدەکە دروست دەکەی لەگە تەڵەبەی لۆ خۆشت عەقدەکە ئەگە حتا نەشتدا تەڵەبەی عەقدەکە لۆ خۆت دەرێ ئەمن ئەوڕۆ داوای لە تەڵەبەم کردی خاصەتەن ئەوانەی مەثەلەن 5 و 6 و ئەوە دەست پێ دەکەن مەثەلەن پرزنتیشن دەکەن دەست پێ دەکەن کۆنڤەرزیشن هەیە لە نێوانیان و ئەو شتانە دێ لە تەڵەبەی دەکەی دەری ئەمن داوات لێ دەکەم سبەی ئەنگۆ لەسەر ئەو بابەتە شتێکی حازرکەن لە بۆ من دێن لێرە لە خۆتان پرزنتیشن ێسە دەکەن پێشکەشی دەکەن باشە ئەو قوتابیە نابی بزانی لەسەر چه ئەساسێک دەرەجەکانی درایتێ تەڵەبەک دێتن مەثەلەن 5 سەدەی وەرگرتیە ئەوکە 6 سەدەی وەرگرتیە یەکەچ دیکە 10 سەدەی وەرگرتیە تەڵەبەکە دێ لێ دەپرسی مامۆستا ئەمن باش بووم لۆ ئەوە 6 وەرگرتیە لۆ ئەوە 10 وەرگرتیە لۆ ئەمە 6 وەرگرتیە هەیە شتی وها ئۆکەی ڕوبریک چ دەکاتن ئەو ئیشت لە بۆ عیلاج دەکاتن ئەو شەفافیەت لە بۆ پەیڕەو دەکا لەبەر ئەوەی دائیمەن قوتابی دەپرسی ئەمن لۆ 5 وەرگرتیە لۆ 6 وەرگرتیە خاصەتەن ئەگەر ئیمتیحانێکی پەیپەر نەبوو بەڕێزان لەسەر پەیپەر دیارە ئاسانە غەڵەتەکانی لە بۆ دیاری دەکەی تو دەرەجەکانشت نووسیە تۆ بەڵام وەرە کویزێکی شەفەهیت پرزنتیشنی هەبوو ئۆکەی پێشکەشکردنی هەبوو وەهاکەزا ئەو چالاکیانەی کە دەکرێت سەفێ ئۆکەی ئەوانە هەموو دەبی پێش ئەوەی تەڵەبە بزانی خۆت ڕوبریکەکی لە بۆ خۆت دابنێ
طلبات زۆرە مثلا با برێن 20 طلبەت هەیە لە سەفێ حتا لە بیر نەکەی برێ ئەمن ڕوبریکەک لە بۆ خۆم دادنێم ئەو ڕوبریکە یارمەتیم دەدا لە ئەوی بە جوانی هەڵسەنگاندن لە بۆ قوتابیەکانی خۆم دەکەم بە جوانی هەڵسەنگاندن لە بۆ هەموو خاڵەکانی قوتابیەکانی خۆم دەدەم ئەو ڕوبریکە ئێستا با میسالێکتان پێشان دەم ئەگەر دام نابیتن یەک دقیقە ئەوە یەک لە میسالەکانە دەرەجەی دادنێ لە طەلەبان و ریزنێک دادنێ لە بۆ دەرەجە دانانی طەلەبەکان مەسەلەن داوای ئیسەیەکت لێ کردیە داوای ئینشاءەکت لێ کردیە طەلەبە لە بۆت بنووسیتن دوایە پاشەوی مەسەلەن دەرەجەی دەدەیێ ئەتوو پێشوەختەلێک لە خۆت دانێ بەس تەنها نابی ئەمن دەرەجەی لۆ طەلەبەی بدەم لەسەر شێوازی نووسینەکە فقط لەسەر داڕشتنەکە لەسەر شێوازی نووسینەکە لەسەر خەتی خۆی لەسەر ئایا بابەتەکەی بە جوانی بە تەسەلسول دەستی پێکردیە لە سەرەتاوە هەتا کۆتایی ئایدیایەکی جوانی شەڕح کردیە ئەوانە هەموو معیارە دەبی ئەم ڕەچاوی بکەم لە کاتی دانانی پرسیارەکان درێژی و کورتی ڕەچاوی ڕێنمایەکانی منی کردی ئەوی من پێشتر دایتمەوی لە بۆی فەڵۆی بکاتن ئەوانە هەموو پێدەگوترێت ڕوبریک یعنی چای بڵەکە لۆ خۆم وەکو مامۆستا دادەنێم مەسەلەن بەڵێ مامۆستا بەڵێ بابا ئەو یەکەم جار گوتم ئەگە حتا شێریشت نەکرد مەسەلەن طەلەبەی سێ ئیبتیدایی چاری دوی ئیبتیدایی بڕێک تێی ناگا لەو شتەیە بەڵام ئەوە معنای ئەو نییە من دەبی ئەوها ئەرتیباطی دەرەجەی لە بۆ دابنێم دەبی پێشوەختە لە وەکو مامۆستا بزانم باشە دوایە پاشەوی ئەگە نەشتدا طەلەبەی خاستەن لە بۆ ئەوانەی کە مندارن یەک و دوو سێ دەتوانیت لۆ خۆت بەس لۆ خۆت بی بەڵام لە بۆ ئەوانەی گەورەتر دەتوانی لەگەریان شێر بکەیت لۆ ئەو قسەی دەکەم ئەمن بەسەراحەت نەمدەزانی لە مەکتەبەکان ئەو شتەی پەیڕەو دەکەن دوایە کە پرسیم و ئەوم کرد دیتم لە مەکتەبەکانش ئەو شتەی پەیڕەو دەکەن ئەو کچی برام کە تازە باسم کرد ڕۆژەکیان دەبینم وەرەقەچی هینایە لەگەرە خۆی ڕوبریک بوو حتى بيم قلت والله عافية يعني لما كتب كانش أو شيء بيرودك أيش لا برايفت سكولك دي تمر بركة شيء نابو نسرابو بيان قلت رابو إنه أقدر من نقول برزنتيشن تان هي لبو حفتي داهاتو للساينس بس رتساوي أو خالانة بكن ببي أو خالانة درجة وردقرن ببي خالكان درجة وردقرن يعني أتو كواتب بيش وقت بطلبات قوتية أقدر با پرزنتیشنەکەی تو دەبی ئەوەی ئەوەی تێدابی ئەمن وەکو مامۆستا تەماشای ئەو خاڵانە دەکەم لەسەر ئەساسیوی ئیشەکەت لە بۆ دەکەم ئەوە تا حەدێک خۆشە لە بۆ تەڵەبەی لۆ حتا تەڵەبەی تەشەتت نەکا تەماشای هەموو لایەک نەکاتن ئەتو باسی تەڵەبەی ئیبتیدایی دەکەی بەڕێزان مێشتی جارێ وەچی تو نییە ئەتو گەورەی ماشەڵڵا کولیەت تەواو کردیە فەرقی هەیە لەگەرە تو يعني ڕەچاوی تەڵەبەی کولیەی لە بۆ مەکە ڕەچاوی تەڵەبەی ئیبتیدایی لە بۆ بکە ئەوانە پێویستیان پێ هەوە یەکێک دایرێکتیان بکە پێیان برێ دەبی پێویستە ئەوها بکەی پێویستە ئەوها بکەی و لێگەڕێ لێ خۆی ئەوجە بەشەکی یەک لە فەقەرەکان کە دانرا بوو بریا دامنابال يعني نەمایە وەرەقەکە بەداخەوە یەکێک لە فەقەرەکان کە دان نابوو بەڕاستی زۆر بەدڵم بوو نووسی بووی student creativity ئیبداعی student يعني بەخۆت بزانە کو ئبداع دەکەی ڕاستە ئەمن پێتم گوتیە وەکو مامۆستا ڕەچاوی ئەو خاڵانە دەکەم دەرەجەت لۆ دادەنێم بەڵام لەگەر وەشدا بەشەکی دەرەجەکەم دانایە لۆ تو وەکو قوتابی بزانە چ دەکەی ئبداع دەکەی بزانە زۆر خۆشە ئەو شتە پێشفترەک ڕاستە ئەمە تەڵەبەی تەحدید دەکەین بەڵام خۆشە دەبی مەجالێکی بەجێ بێنین لە بۆ ئیبداعی تەڵەبەی پێشفترەک لەسەر سۆشیال میدیا ڤیدیۆیەکم دیت بەڕاستی زۆر غەریب بوو ڤیدیۆیەکە نازانم ئەگە دیتیتانیان نەئە لە چەند وڵاتێک لۆ ئەوەی تەڵەبە غەش نەکا لەسەر یەک تەڵەبە دانەنیشتینە لە قاعی ئیمتیحانی خۆیان دەکەن لۆ ئەوەی غەش نەکان لەسەر یەک مەکتەبە کە داوای کردبوو لە قوتابیەکان هەر یەکە و ماسکەکی لە بۆ خۆی دروست بکە ماسکەک لەبەر بکاتن ماسکەکە لە چاوی دابنێ المهم ماسکەکە وای لێ بکە کە ڤەری دەم و چاوی بکاتن وای لێ بکە تەنها بتوانی تەمەشای وەرەقەی خۆی بکە نەتوانی ئاوری ئەولا بداتەوە چ بە تەڵەبەکانیشی گوت بوو the imagination is accepted there يعني use your imagination خەیالی خۆت بەکاربینە
چنەوە ماسکە دروست دەکەی طلبەک ماسکی گرندایزەری کردبوو یەکێک ماسکی مارشمەلۆنی کردبوو یەکێک ماسکی حیواناتی کردبوو یعنی بەس بتاندیر بە قاعی امتحانی عیبارە عن قاعی ئارت بوو a piece of art هەر طلبەک دوایە گوگل کەن دەیبینەوە هەر طلبەک و سبحان الله یعنی بزانە کو مەجای دایتە طلبە دەستە امتحانی کە سترێسفوڵە امتحان بەڵام خۆشیەکی دایتە طلبە ئەو طلبەیە بۆ شتەیە هاتەوە امتحانی بزانە چەند خۆشە چشی کردی بوو مەکتەبەکە وتبی لەبەر ئەوەی ئەنگۆ ئبداعتان کرد لە دروستکردنی ماسکەکان وەکو کێرڤک دابووی هەموو طلبەکان لە دەرەجات و سێتۆپی یەکەمی ماسکشی اختیار کردبوو وەکو یەکەم و دووەم و لە کریتیڤیتی بزانە ژینگەی فێربوون زۆر مهمە و تازە باسی خیار و تەماتەم کرد و بەهاراتەکە هەندێک بەهاراتی لە بۆ دابنی هەندێک خۆشەویستی لە بۆ دابنی هەتە طلبە کە دێتەوە سەفێ کە دێتەوە مەکتەبێ کە دێتەوە قوتابخانە بە بێزاری نێتن بە خۆشی بێتن لە پلانی یەکەم لەوانەوتنەوە حتا لە هەڵسەنگاندن کە سترێسفوڵین شتە هەڵسەنگاندن ئەنگۆ دیتیتان طلبەتان وەختی امتحاناتی چەند مشەوەش دەبی و قەلق دەبی و سترێسفوڵ دەبی واواوە لۆوانینەکەم طلبە خۆشی بوێتن بە امتحانەکە کە من جوان حازرم کردبی جوان ئامادەم کردبی لە بۆ بابەتەکە امتحان ئاسانە وایە کرسیار کۆمنت ڕاستە چیت کەشم مایە حەزم دەکرد پێتان برێم بەڕێزان تازە باسم کرد وتم تایپی ئەسسمنتمان گەلێک زۆرە فۆرماتیڤ ئەسسمنتمان هەیە سەماتیڤ ئەسسمنتمان هەیە سێلف ئەسسمنتمان هەیە لۆ خۆت وەکو مامۆستا و قوتابیش دەتوانی سێلف ئەسسمنتی خۆت بدەی بکاتن العفو پیر ئەسسمنتمان هەیە پێم خۆشە ئەو دوانە ڕەچاو بکەن باسی سەماتیڤ فۆرماتیڤمان کرد ئەو دوانش هەوڵ دەن ڕەچاوی بکەن سێلف ئەسسمنت لۆ خۆت و لۆ قوتابی خۆی ئەسسمنتی خۆی بکە و پیر ئەسسمنت چییە خۆیان هەڵسەنگاندنی یەکتر بکەن یعنی ڕێگایان پێ بدە خۆی وەکو مامۆستا دانیشی هەڵسەنگاندن لە بۆ برادری خۆی بکە لەوانەیە بدایە زەحمەت بیتن ئەوە طلبە پێ دەرێ مامۆستا ئەمن وەچتونیمە مامۆستانیمە ناتوانم هەڵسەنگاندن بکەم استقلالیەتی بدێ باسیقەی بەخۆی هەبیتن با بەخۆی هەستی ئەو هەستەی بکاتن و پێشی برێ کە هەسەنگاندنت لۆ برادری خۆت کرد ڕەچاوی ئەوەی بکە ئەوەی بکە بەڵێ مامۆستا جوانە صحیح دەدا سانە زۆر مهمە ئەتو لەو حالەتەدا چ بە تەڵەبەی دەرێ ئەمستیقەم پێت هەیە ڕای تو لە کلەمنی مهمە و تو دەتوانی هەڵسەنگاندن بکەی فلوێ یعنی قەت دەستە تەڵەبەی مەشۆ برێ وەڵاهی تەڵەبەکە پرۆگرێس ناکە باش نابیتن احتیمالە ظروفەکی هەبیتن احتیمالە ئینشاڵڵا لە مەکتەبینگۆ ئەو شتە نییە لەما بینی تەمەنی ئەو تەمەنانەی کە ئەنگۆ دەرسیان پێدەرێن بڵین گەلێک زۆرە تەنەمڕ بڵینگ زۆرە لەوانەیە بە ئاشکرا نەزانن ئەنگۆ بەڵام هەیە لە نێوان تەڵەبان ئاگادار بن تەڵەبە دوێبان بینی خۆی قسەی دەکا و ئەو شتانە فلوێیە احتیمالە تووشی ئەو حالەتەی بۆ وای لێکردی ئەو هابی هەندێک وەچ تازە باسم کرد هەندێک خۆتان لە گەریانمان دیکەن بزانن ئەگەر لاسا مەحەڵە تەڵەبە چیواتان هەبووە بزانە سەبەبەکەی چییە ئەو های لێ هات بەڵام ئەمن یەک بخۆم لەو چەند ساڵێک کە خزمەتم هەیە ناوەڵا دەستم بینە ششتیە بالعکس وام لێ کردیە تەڵەبەکە لە ئاستێک بستەوە ئاستەشی دیکە دائما نصحتیان بکەن تەڵەبەکەم هەبوو دائما ئەمن جەختی ئینگلیزیم نەکرد لەسە تەڵەبان لەگە تەڵەبان ئەموو جارێ پێ ئەوە ئەمن لە بەشی زانستی گشتیمە بەشی زانستی گشتی لە زۆربەی مەکتەبەکان نەقسی هەیە بەڕێزان فدائما جەختم دەکرد لەسەر ئەوەی دەمگوت ئێستا فرسەتە لە بۆنگۆ مەکتەبی تایبەت زۆرە مەکتەبی تایبەت وەرد ناگری ئەگەر تو بەس زمانی کوردی بزانی پێویستە زمانی ئینگلیزیش بزانی زۆر جەختم دەکرد لەسەریان و فعلا یەک لەو تەڵەبەکانی من کە بە تەڵەبەی تەمبەڵ معروف بوو لە کولیەی زۆر جەختم لەسەری کرد ماشەڵڵا ئینگلیزی خۆی فێر کرد ئێستەیەکە کە لە سوپەرڤایزەرەکانی مەکتەبی شوێفات کۆنگۆ دەزانن مەکتەبی شوێفات بڕێک یعنی زەحمەتە خەڵکی وەربگریتن ئللا دەبی ئاست ئێستا ماشەڵڵەیەکە کە لە سوپەرڤایزەرەکانی مەکتەبی شوێفات هەموو جارێک کە دەشم بینی دەرێ ئەتوو بوویە سەبەب ئەمە فێر ئینگلیزی بوو
فلو يعني هەوڵدەن لەگە تەڵەبەکانی خۆتان. کوێشنی دیکە سترۆژان تازە باسمان کرد گوتمان ئەگەر وەبی بزانین چێ و چێ سبەینێ حازرە لەو ئەوەی بزەبت ئەمە حا دەکەین هەر اختصاسەک و پێشکەش بکە ئەوە کوردیەکمان دیتەوە ئێستا ئاجا بزانین ئەگەر دووش دەکەن مشکلەم نییە مشکلەم نییە ئەگەر دووش پێکەوە دەکەن زۆر ئەتیا تەواو 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 زۆر باشە کۆمەڵایەتی و کوردی و پێم خۆشە ماث و ساینس و ئەوانش هەبیتن یعنی بەڕاستی زەرورە لە بۆ خۆتە یعنی ئەمن مامۆستا ڕۆژان مامۆستایەکانی دیکە بلعکس زۆر خۆشە ئەوە لە بۆنگۆ زۆر ئیسیفادەی دەبیتن دەستان خۆش بەڕێزان زۆر زۆر سپاس دەستان خۆش بی زۆر سپاس